تۆ گەورەی. ئەم کاتتان باش بەڕێزان من دلۆڤان عیمادەدین لە پێنجەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەرنامەی پاشیف لەگەڵتانم. بەڕێزان دەزانم ڕەنگە ڕۆژی یەکەم و دووەمی مانگی ڕەمەزانی پیرۆز ڕۆژوگرتن تۆزێک زەحمەت بێت، بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کات و لەگەڵ تێپەڕبوونی ڕۆژەکانی مانگی ڕەمەزان ڕۆژوگرتن ئاسانتر دەبێت و بەو هیوایی ڕۆژوگرتن بۆ ئەو کەسانەی کە بە ڕۆژوو دەبن ئێستا ئاسانتر بوو بێت، هەروەها لە کەش و هەوایەکی خۆشدا بن. بەڕێزان وەکو شەوەکانی دیکە مانگی ڕەمەزانی پیرۆز وەکو پاشەوەکانی دیکە ئەمڕۆژ بەرنامەی پاشیف لەگەڵتاندا دەبێت و تەوەری گرنگی تەندروستی و ئاینی و هەروەها چاڵاکیە کۆمەڵایەتی و ئاینیەکان لە خۆ دەگرێت. تەوەری ئەمڕۆی ئاینیمان تایبەت دەبێت بە گەورەی شەونێژ لە مانگی ڕەمەزاندا هەروەها ژڕەکانی چین. ئەمە جگەلەوەی تەوەری تەندروستیش تایبەت دەبێت بە ئەو کەسانەی کە نەخۆشی دڵیان هەیە، هەروەها کاریگەری ڕۆژوگرتن لەسەر ئەو کەسانەی کە توشبووی نەخۆشی دڵن. بەڕێزان دوێنێ ئاماژەمان بە شتێک کرد لە سەرەتای بەرنامەی پاشیف کە چۆن گەنجانی کەرکووک لە شەوانی ڕەمەزاندا خەریکی یاریە کوردەواریەکان. بە هەمان شێوە لە گەرمیانیش کۆمەڵێک چاڵاکی کۆمەڵایەتی ئەنجام دەدرێن لەوانەیە یاریە کوردەواریەکانن. گەنجانی کفری دەڵێن ئەو یاریە کوردەواریانی کە هەن وەکو سنی سینیانەیە هەروەها یاری کەلاوێنە پێشتر گەورەکانیان یاخود باو باپیرانیان ئەو یاریانیان ئەنجام دەدا، بەڵام ئێستا گەنجەکان ئەنجامی دەدەن بۆ ئەوەی ئەو کولتورە بپارێزن و لەناو نەچێت. پەیامبەرمان هەرێمجاف لە کفری سەردانی ئەو شوێنانەی کردووە کە ئەو یاریانەی تێدا ئەنجام دەدرێت پێکەوە دەیبینین. دواتر تەوەری ئاینی پاشیف پێشکەش دەکرێت سەیری یاریە کوردەواریەکان بکەن لە کفری و دواتر لەگەڵتان بەردەوام دەبێت. دیارە شەوانی ڕەمەزان زۆربەی کاتەکان بە درێژایی شەوی ڕەمەزان لە هەندێک ناوچەی گەرمیان هەر لە درێژایی مێژوو ئەم شێوازی یاریکردنی سینی و زەرف یاخۆت کڵاوێن لێرە باو بووە لە ناو سرجەم چین و توێژەکان. لە زمانی کۆندا زیاتر پیاوە بەتەمەنەکان ئەم یاریانەیە کرد، بەڵام ئێستا گەنجەکان درێژیان بەو یاریکردنە داوە. من دەچمە لای گەنجێک ئەگەر خۆی باسی ئەوەم بۆ بکات ئەم یاری سینی و زەرفە کاک دلێر ئەگەر باسێکی ئەوم بۆ بکەیت ئەم یاری ئێوە چۆنە وەچی شێوازێکە ئایا لەسەر چی یاریەکان یاخۆت بە درێژایی ساڵەکە ئەم یاریەکەن یاخۆت بەس شەوانی ڕەمەزانە؟ پێشەکی بە خێراتنی کەناڵە بەڕێتەکەتانەکەین بۆ شاری کفری. دوایین ئەمە شتێکی کەلتوریە لە بەو باپیرەمانۆمایە کفریش بەوە ناسراوە هەموو شتێکی کەلتوری بە تایبەتی گەلی کورد زۆر ڕێزی لێگرێت و ئەیپاراستێ. کاک سەباح ئەم یاری ئێوە لەسەر چیە زیاتر؟ لە هەندێک ناوچەڵێن لەسەر پارە یاریەکرێ یاخۆت بۆ خۆشی یاریەکرێ، ئێوە زیاتر لەسەر چی ئەم درێژە بەم یاریەدەن؟ وڵای یاریەکە هەر بۆ خۆشیەوەتە دوو فەریقا بەرامبەر یەکوازیەکەن لە 101 خاڵ دەرەچێ هەر بۆ خۆشیە کە شەوێکی ڕەمەزان ئەمە یاری ئێمەیە و کەلتوری خۆمانە بۆ ماماوەکە. ئەم یاریە چەند سەعاتە خەیانەیە؟ چەند سەعات؟ وڵایی تر 101 خاڵە سەعاتێ بواتر سینیە زانیە سینیە زانی کێنێژە نەکوێتە دەستیان ئێمە وە چارێکی بن کێنێژەوە سەعاتێتەوە ینی بە درێژایی شەوی ڕەمەزان ئەم یاریانەکە. بەڵێ دوێنە شەوە تا سەعات 11 یاریمان کرد. زۆر سوپاس. دیارە شێوازێکی تریش لێرە کە زۆر باوە لە ناو خەڵکەکەدا لێدانی دۆڵ و زوڕنایە. ئەسا من دەچمە لێرە بەشێکی تر لە ناوم چایخانەدا هەیە لەم ناوچەیە کە زیاتر بە لێدانی دۆڵ و زوڕنا کاتەکانیان بەسەرە من تاوەکو بەرە بەیان بە شەوانی ڕەمەزان. ئەگەر کامیرەمانەکە لەگەڵما بێت ئێمە دەجینە ئێرە. دیارە ئێستا لێرانەیش ئەوەی وەکو خۆتانەی بینن لێرە بە دۆهۆڵ و زوڕنا پێشوازی لە شەوی ڕەمەزان دەکرێت زۆر جار و ماوەیەکیش ئەم دۆڵ و زوڕنا لێدانە زیاتر لە نێو کۆڵانەکان یاخۆت لە
لە نێو گەڕەکەکاندا بۆ هەستانی خەڵکەکە بۆ وەختی خۆی بەڵام ئێستا شێوازەکەی گۆڕاوە بە شێوازێکی تر ئەم شێوازینە دەستی پێ کردووە من دەچمە لای میوانێکی ترمان کاک دڵشاد ئەگە باسێکی ئەوم بۆ بکەی ماوەیەک تۆجێ پێش دەست پێکردنی ئەم بەرنامەی من باسی ئەوەت کرد کە گوایە ئەم یاریە کاڵ بووەتەوە کەم بووەتەوە لە ناوچەی گەرمیان ئەگەر باسێکی ئەوم بۆ بکەی زیاتر کێ یاری سینی وزەف یا کڵاوێن بە شەوانی ڕەمەزان و یاخۆت ئەو لێدانی دۆهۆڵ و زڕنایە ئەمە چی وای کردووە ئێوە کۆ ببنەوە و چۆن درێژە بەم بابەتە کللتوری و کەلەپوری ئەدەن سەرەتا بە خێراتتانەکەم کەناڵ 24 مانگی ڕەمەزانی ژە هەموو مسلمانانی گیان پیرۆزەکەم بۆ مەسلەی سینە و زەرف و دۆڵ و زڕنا لە دێر زەمانەوە لە کاتی با و باپیرانمانەوە بەردەوامیر بووە بەڵام لەم منتیقەیەمە چەند ساڵێکا بەرەو کاڵبوونەوە چێت ئێمەی گەنج هەوڵە دەین هەوڵمان داوە هەوڵی شەدەین بۆ ئەوەی زندوی بکەینەوە بەردەوام بێت لە ناو نەچێت. بەڵێ زۆر سپاس دەکەم دیارە لە زۆربەی ناوچەکانی گەرمیان تەنانەت لە گوندەکانیش لە ئێستادا شەوانی ڕەمەزان بە لێدانی دۆڵ و زورنا وەکو ئاماژەم پێکرد بە یاری کڵاوێن و یاری سینی و زەرف یاری جیاوازە کەلەپورە کوردەوارەکان یاخۆت لە هەندێ ناوچە هەر شەوەی لە ماڵێک شێوازێکی خواردنی کوردی دروستەکرێ و خەڵکی ئەو گەڕەکە یاخۆت خەڵکی ئەو گوندەکۆ بنەوە و شەوەکانیان بەسەرە بن من دەگەڕێمەوە بۆ لایەوە بۆ استودیۆ. بەڵێ بەرزان دووبارە لە بەرنامەی پاشیو لەگەڵتان بەردەوام نەژوا زۆر سپاس بۆ پێم نێرمان هەرمجاف کە لە کفریەوە سەردانی ئەو شوێنانی کردبوو کە یاریە کوردەواریەکانی تێدا ئەنجام دەدرێت. ئێستاش کاتی پێشکەشکردنی تەوەری ئاینی بەرنامەی پاشیوە کە تایبەتە بە شەونوێژ لە مانگی ڕەمەزاندا ئەوش بە میوانداری سەید ئەکرەم کەپرانی مامۆستا لە پەیمانگە زانستە ئیسلامیەکان. مامۆستا زۆر بەخێر بێت. مامۆستا ینی شەونوێژ دەگوترێت ینی زۆر جەختی لەسەر کراوەتەوە و بەس سونەتێکی موئەکەدی پێ دەڵێن لە ناو ئاینی ئیسلامدا و هەروەها زۆر فەرموودە و ئاەتی پیرۆزیشی لەسەر هاتووە. بۆچی ئەوەندە ینی گرنگە شەونوێژ ئەگەر ڕوونی بکەیتەوە؟ الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه أجمعين. لە پێشەشدا زۆر سوپاس و پێزانی خۆم بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست کە لەم شەو مبارەکەدا ئێوە توانیوتانە بەرنامەیەکی ئاینی پێشکەش بکەن بە ئومێدەوەی کەەوە خەڵکانێک گوێمان لێ بگرێن بە تایبەتی بابەتێکی وەکو شەونوێژ کە باز دەکەن بۆ ئەوی خەڵکانێک بتوانن وەکو پێویست وەکو سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سنەتێکی موئەکەدەیە خەڵک بە گوێمان بکە و وەکو شەرع وەربگریتن و شەونوێژەکە ئەنجام داتن. تەبیعی دیارە شەونوێژ بە تایبەتی لە مانجی ڕەمەزانە سنەتێکی موئەکەدەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و یەکێکە لەو عیبادەتانە کە ئینسان پێیوە نزیک دەبێتەوە لە پەروەردگاری و چەندین دەقمان هەیە لە قورئانی پیرۆز و فەرمایشەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە تەئکید دەکاتەوە لەسەر گرنگی شەونوێژە. پێغەمبەری نازدار سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێتن دەفەرمێتن ئەفضل الصلاة بعد صلاة المكتوبة صلاة الليل. یعنی لە پاش نوێژە مەکتوبەکان لە پاش نوێژە فەرزەکان لە هەموو نوێژەکان پیرۆزتر و گرنگتر نوێژی شەو نوێژە کە ئینسان بکاتن. ئەگەر تەمەشا بکەین هەموو ڕوکنەکانی ئیسلام کە خوای گەورە فەرزی کردێ لەسەر تاکە ئێمەی موسڵمانان لە ڕێگای جوبرائیلەوە بووە سەلامی خوای گەورەی لەسەر بێتن تەنها نوێژ نەبێتن. کاتی خوای گەورە پێغەمبەری نازدار داوەت دەکا بۆ ئاسمان ئەوە لە سەفەری ئیسرا و میعراجە ئەلەوێن دەرپێ ڕادەگەینی کەوە پێنج نوێژم لەسەر ئومەتەکەت فەرز کردووە. ئەمە تەشبیه نەبیتن وەلله المەثل الأعلا وەکو ئەوەیە دەوڵەتێک سەفیری لە دەوڵەتێکی تر بیتن ئەگەر بۆ کارێکی زۆر مهم بیتن بانجی بکاتەوە پەیامەکەی خۆی پێ بگەینتن کەواتە نوێژ خۆی لە خۆیدا مهمە و لە شەو نوێژە لە پاش نوێژە فەرزەکان شەو نوێژ لە هەموو نوێژەکانی تر پیرۆسترا. بەڵێ مامۆستا دەگوترێت شەو نوێژ کاریگەری گەورەی لە سەردەرونی مسلمانان دروست دەکات ینی ئەوانەی کە شەو نوێژ دەکەن کاریگەریەکی گەورەی بەسەریاندا دەبێت بە جۆرێک کە لە ڕووی دەرونیەوە کەسایەتیەکی بەهێزیان دەداتێت چۆنە؟ دیارە ئەگەر تەمەشای مێژووی ئیسلام بکەین دەبینین ئەو سنەتە موئەکەدەیە کە شەو نوێژە کاتێک دامەزراوە کاتێک خوای گەورە ئەمر بە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم
کە دەفەرمێ یا ئەیها المزمل قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا. دیار ئەمە لە سەرەتای هاتینی ئاینی پیرۆزی ئیسلامە کەواتە کاتێک خوای گەورە تاکید دەکاتەوە بۆ ئەوەی ئیمانیان بە قووەت بیتن لەبەرچی لە کاتێک ناڕەحەت و ناهەمواردا سەرانی قوڕیش بە هەموو شێوەیەک دژایەتی پێغەمبەر و سەحابە بەڕێزەکانیان دەکرد کەواتە خوای گەورە کاتێک شتێک دادنێ بێ حکمت نییە کاتێک داوای ئەوانێ دەکەکەوە شەو نوێژ بکەن دیارە لایانی دەرونیان ئاسوودە دەبیتن کاتێک ئینسان لە شەوە لە تاریکای شەوە کاتێک جم و جۆڵ وەستاوە خەڵک لە پرخەی خەوە ئینسانێک بینی خۆی و خوایە دەپاڕێتەوە ئینسانێک لە سوزدەدایە وەکو پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام أقرب ما يكون العبد من ربي وهو ساجد أو كوا لسجدة دابت اللحم كات لخواي جورا نزيكتري ذا خوايك بيتن كتمشاي عبد كيدا كاتن أبم شوي سري لسجدة دانا ولا شوي شي تاريكا داواشتيش لذاك خواي جورا بيدا داتن. بله ما مستباشترين كات بو يعني شونويش دقوتيت سيكي كوتاي شوا عندك ضلين دويني وي شوا يعني كاتا كان كامانا أقروني بكيتوا. جارا شونويش وەکو ئیمامی ئەحمەد دەفەرمێتن لە پاش نوێژی مەغریب دەست پێ دەکاتن بەشێک لە سەلەفی ساڵح پیاو چاکان نوێژیان تێدا کردووە لە بینی مەغریب و لە بینی عیشا بەڵام بەشێک تریش هەندێکی دەڵێن لە دوای نوێژی عیشاوە دەست پێ دەکات ئەوە لە بۆ باس بکەم هەندێکتر دەفەرمون نەخێر لە دوای نوێژی عیشاوە دەست پێ دەکاتن تاوەکو نوێژی بەیانی بەڵام ئینسانێک ئەگەر قیام اللەیل بکاتن ئەوەیە کە هەموو عیبادەتەکان تێدا ئەنجام بدەن نوێژ بکە قورئان بخوێنی زیکر بکات تەسبیحات بکاتن شەوەکەی زیندوو بکاتەوە ئەمە باشە بەڵام ئەگەر ویستی بەشێک لە شەوەکەی زیندوو بکاتەوە زانایان دەفەرمون بابی خاتە سەیەکی شەو لەبەرچی لەبەر فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێتن خوای گەورە لە سەیەکی شەوە دادەبەزی لە بۆ ئاسمانی یەکەمە سەیەکی شەو تقریبا دەکاتە کاتژمێر دوی بەیانی ئێمە ئەو کاتە داوا لە بەندەکانی دەکا بڵێ ئەو کات داوا لە بەندەکانی چێ هەیە داوا لە من بکە بۆ ئەوی کەوا پێی بدەم چێ هەیە داوای لێ خۆشببوونم لێ بکە بۆی کەوا لێ خۆش بم گرنگی شەوە کە خوای گەورە دادەبەزی لە بۆ ئاسمانی یەکەمە وەکو داوا دەکاتن لە عەبدەکانی بۆی کەوا داوای لێ خۆشببوون بکەن ئەگەر عەبدەکان لەو کاتدا بە ئاگابن لە کاتی پاش سەعات دوو کە دەکاتە سەیەکی شەو ئەگەر داوایەک لە خوای گەورە بکەن خوای گەورە دوعاکان قبول دەکاتن. بەڵێ مامۆستا ڕکعاتەکان دەستنیشان کراون لە ڕووی شەرعەوە ینی ئەو ویترانەی کە هەن بە شێوازێک ئەگەر ڕوونی بکەیتەوە تەبیعی پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر شەو نوێشتان کرد یاخود بە شێوەیەکی تر ئەگەر لە شەوە هەستانەوە بۆ شەو نوێژ بە ئاخر ڕکعەتتان ویترەکان بیتن ینی ویترەکان بخەنە ئاخر ڕکعەتی نوێژەکانتان لەبەر چی وایە بۆ ئەوەی تەبیعی کە حەدیسەکە پێغەمبەر دەفەرمێ ئین الله ویتر یحب الوتر خوای گەورە بۆ خۆی تاکە شتی تاچی خۆش دەوێتن ئەها پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر نوێژەکانتان کرد با کۆتا نوێژتان تاکەکان بیتن واتە ئەگەر 10 ڕکعەتتان کرد 20 ڕکعەتتان کرد 30 ڕکعەتتان کرد 40 ڕکعەتتان کرد با ئاخر ڕکعەت یاخود 3 ڕکعەتی کۆتایی یاخود 5 ڕکعەتی کۆتایی با ویتر بیتن و جوود نەبیتن. مامۆستا حکمەتەکەی لێت چییە کە تاک بێت نەگوچوت ئیدی باسم کرد لەوەی کە خوای گەورە خۆی ویترە ویتریشی خۆش دەوێتن و پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر نوێژەکانتان کرد با کۆتا نوێژتان ویتر بیتن و جوود نەبیتن. بەڵێ مامۆستانی دەبینین لە نێوان نوێژ و تەهەجۆد ینی جیاوازی چییە لە نێوانیان؟ بڵێ ینی مەبەست قیام اللەیلە لەگەر سەڵات و تەهەجۆد. بەڵێ قیام اللەیل بە هەموو ئەو شتانە دەگۆترێت کە ئینسان لە شەوە هەستێتەوە ئەنجام بداتن وەکو عیبادەت وەکو شەو نوێژ وەکو قورئان خوێندن وەکو تەسبیحات وەکو زیکر وەکو سەڵات و تەسبیح هەر شتێکەوە مەبەست پێ ڕەزامەندی خوای گەورە بی لەو شەوەیە ئەنجامی بدەیت ئەمە پێی دەگوترێت قیام اللەیل. ئەوەی ئێستا ئەو جەماعەتە بەڕێزێکەوە ئێوە دەیکەن لە شەوێکی مبارەکە ئەمە دەکەوێتە بابی قیام اللەیل یعنی ئێوەش بەقەدەر نیازپاچی خۆتان ئەمەتان بەردەکەوێتن کە ئێوەش لە شەوە شەو نخۆنیتان کردیا ماڵ و منداڵی خۆتان بەجێهێشتووە ڕەنگە کار و کەسابەتی خۆتان بەجێهێشتوی بۆ ئەوەی کە بەرنامەیەکی دینی پێش بکەن ئەو پەیامە پیرۆزەی ئیسلام کە هەیەی پەخش بکەن بە هەموو دنیادا ئەمە بەقەدەر نیازپاچی خۆتان خوای گەورە ئەجر و پاداشتان دەداتەوە لە قیامەتە. بەڵام سەلات و تەهەجود زانایان دەفەرمون ئەوێ تایبەتە بە نوێژ و هەندێکتر تەقیدیان کردیا بەوەی کە ئینسان بنویتن لە پاشان هەڵبستێتەوە نوێژ بکاتن ئەمە جیاوازەکەیتە. بەڵێ مامۆستا دەمێت باز لەوە بکەم ینی زۆر جار دەبینین کەسانێک هەن پێش نووسن ینی قیام اللەیلەکەن شەو نوێژ دەکەن دواتر دەخەون 2 ساعت 3 ساعت دووبارە هەڵدەستنەوە
ئەو نوێژانە چۆن ئەنجام دەدێت زۆر جار ئەو وترەکەشیان ئەنجام داوە دواتر چۆن بەردەوام دەبن ئەگەر دووبارە لە خەو هەڵبستن و بەردەوامی بە نوێژ بدەن خۆی ئەگەر کەسێک بیاوێتن شەو نوێژ بکاتن یاخۆت ئەم شەوە زیندوو بکاتەوە باشتر وایە عیبادەتەکان بکاتن وەکو تا ڕکعاتیش وەکو باسی کوێ وتر بیتن بەڵام ئەگەر کەسێک وترەکەشی ئەنجامدا مانای وانە تازە ناتوانێت چیتر نوێژ بکاتن بەڵێ دەتوانێت بەڵام وەکو سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو فەرمایشی پێغەمبەر کە فەرمان پێ دەکاتن بۆی کەوە کۆتا ڕکعاتە وتر بیتن ئەوەیە فەرمایشی پێغەمبەر بەڵام کەسێک دەتوانێت ئەگەر وتریش کرد جاری دووەم بنویتەوە لە پاش هەستێتەوە جارش دەست بە عیبادەت بکاتەوە. بەڵێ مامۆستا بەردەوام دەبین لەگەڵت بەڵام پامێرانمان لە شار و چارشکەکان لەگەڵماندا دەبن دواتر زیاتر باس لە شەو نوێژ دەکەین. بەڕێزان وەکو هەموو شەوانی دیکە پامێرانمان لە شارەکانی کوردستان لەگەڵماندا دەبن هەروەها لە وڵاتانی دەوروبەریش ئێستاش تەیفور محەممەد لە حاجی ئۆمەرانەوە بە شوەیەکی ڕاستەخۆ لەگەڵماندا دەبێت هەروەها ئەرجانداغ لە ئەستانبولەوە لە مزگەوتی سوڵتان ئەحمەد لە ئەستانبولەوە بە شوەیەکی ڕاستەخۆ لەگەڵماندا دەبێت هەروەها لە هەولێرەوە هاوکارم هۆشمەند سادق لە پێم وابێت لە چایخانەی مەچکۆ لە هەولێرە بە شوەیەکی ڕاستەخۆ لەگەڵماندا دەبێت لە تەیفورەوە دەست پێ دەکەم تەیفور ئەم کاتت باش و ڕەمەزانی شت پیرۆز بێت لە حاجی ئۆمەران ئێستا مانگی ڕەمەزان چۆن بەڕێوە دەچێت هەروەها کار و چاڵاکیەکان لە کاتی پاشێدا چۆن بەڕێوە دەچن. باش مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایەک پیرۆز بێت وەکتۆ ئاماژەت بۆ کرێمە لە حاجی ئۆمەرانی بۆ ئەو شەو بەڵام پێشەوەی قسە لەسەر چالاکیەکانی ئەم شەوی ڕەمەزان بکەم ئەمەوێ ئاماژەوە بکەم بەڕاستی کەشەکە زۆر ساردا بە جۆرێکە زۆرێک لە هاوڵاتیان ئەوانەی کە لێرە لەسەر ئەو شەقامە لە ناوەڕاست حاجی ئۆمەران کۆبووبوونەوە بەشێکیان چوونە ماڵەوە بۆ ئەوەی کە کەشێکی زۆر ساردا ئەوەی کە هەیە لە حاجی ئۆمەران ئێمە دەتوانم بڵێم کەمتر لە 2 کیلۆمەتر لە دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانەوە دوورین و ڕاستەوخۆ لە سنتەری شارەدەی حاجی ئۆمەرانین لێرە ئەوە ناوەڕاستی شارە و لێرە کۆمەڵێک خەڵک لێرە لە ناوەڕاستی شار یاخود لە تەن شەقامەکان دانیشتون بەڵام ئەوەی جێگای سەرنج یاخود جیاواز لەگەڵ شارەکانی دی ئەوەیەکە 2 گروپ یاری دەکەن کە کلااوێنەی پێ دەڵێن بەڵام لە ناوچەکە پێ دەگوترێ جۆرابێنە هەردوو گروپی حاجی ئۆمەران لەگەڵ گروپێکی ڕۆژهەڵاتی کوردستان کە میوانداریان کردوون و لە خانێ و لە شاری نەغەدەوە هاتوون لێرە ئەو یاریە دەکەن و من هەوڵ دەدەم بچم ڕاستەخۆ قسە لەگەڵ ئەوان بکەم بۆەوەی ئەوان باس لە شەوانی ڕەمەزان بکەن و باس لە هاتنی خەڵکی ڕۆژهەڵات و لەپاڵ لە ئاینەکە ژیارە پەیوەندی کۆمەڵایەتیش لە مانگی ڕەمەزان لێرە نوێ دەکرێتەوە وەک دەبینن یاریەکە زۆر بە جۆش و خۆشەوە بەڕێوە دەچێت وەک باسم کرد هەردوو گروپی حاجی ئۆمەران وە گروپی خانێ و شاری نەغەدەی ڕۆژهەڵاتی کوردستان لێرە یاری دەکەن و ڕاستە خۆ دەسمە لە ئەوان دلۆڤان ئەم کاتەتان باش هەرچەندە یاری دەکەن بەڵام ئەگەر پێمان بڵێن کاکە جان لەکوێوە هاتوون شارەوە هاتوومە وڵای هاتوین بۆ جۆرابێنێ جا ئەو کۆنتۆرێکی قەدیمیە لەبەرەوەی پێمان خۆشا و وانەکە باشە بەخێر بێ سەرچاو کاکە جان تۆ خەڵکی کوێی ئەمە شەر خەڵکی پیران شاریمە لێراتوین بۆ جۆرابێنێ ئەوە سەرگەرمێکی نەتەوەیە قەت لە مۆد ناکەوی با و با پیرمانە باشە بەخێر بێن سەرچاو ئێرە شەر وڵاتی ئێوەی جیاوازینە تۆ بۆچی لە گروپی ڕۆژهەڵات دانیشتوی بەخدا ئەمە فەرق و با بڵێن سیماکە زیاتر لە ڕۆژهەڵاتی دەچێت ئەمە لەسەر عجوزینە فەرقی پێ ناکەن هەموو هەر کوردین بەڵێ تۆ خەڵکی کوێی خەڵکی حاجی ئۆمەران باشە ئەو یاری دەیکەن یاریەکی تازەیە یاخود کۆنا زۆر کۆنا هەر خۆشیە لە خۆشی هەموو شەوەکان ڕەمەزان بەشداری باشە زۆر سپاس لۆڤان من هەوڵ دەدەم شوێنێکە زۆر باڵێن خەڵک زۆر کۆبەتەوە تا ڕادێک باڵێن کەمتر دەتوانم بسوڕێمە بەڵام هەوڵ دەدەم قسە لەگەڵ زۆرترین یان بکەم خاڵە جان تۆ پێمان بڵێ ئەو یاریە لە کێوە تۆ دەیزانی یاخود ئەو یاریە لە قەدیمەوە یارێکی خۆشە و بە زۆری ڕەمەزانان جستانان کۆ دەبنەوە ئەو جا مەسەلەن جارانی زیینوی داهاتنی خەلانێ ڕایە تێدات ناجومەرە نێرە دەچوونەوەی ئی ئێرانێ ئەو شەو هاتوونەوە دەگەڵیان دەیکەین خۆشەکەشی ئەوەیە کە دەیێنیەوە دەیبێەوە گوڵەکەی لێ دەدەین باشە ئەوە چەند کلااوتان داناوە دا لەبەرەوەی بێ جووتە و هەر لە قەدیمەوە داهاتوە کاک برایم تۆ دیارە ڕێخەری با بڵێن ئەو گردبوونەوەی پێت وایە لە پاڵەوەی کە یاریەکی فەڵسۆریە
لە پاڵەوەی کە یاریەکی فۆلکلۆریە پێت وایە مانگی ڕەمەزان تەنها دانیشتێکە و لایەن عیبادەتەوە یاخود پەیوەندی کۆمەڵایەتیش کاریگەری خۆی دەبێت ئەمە لە دوای عیبادەت و تەراویح و نوێژ وشتیوا دوای ئەوەی کە کۆتاییمان بەوینە دێن شەوانە بۆ خۆمان لە شوێنێکدا دەنیشین و یاری قدیم زۆرابێنیان پێرگۆ بەڵام ئێستا بە کڵاو دەکەین قدیم بە گۆرەی بەند دەکرا ئێستا لەبەر نەبوونی گۆرێ بە و کڵاوانە دەیکەین ئەوە دابوونەریتەشی قدیمیشە قدیم لە عاجۆمەران دەچوونە خانێ لە خانێ دەهات نێرە دەچوونە گوندەکانی دیکە و ناشمانەوێت کەلتوری خۆمان لە دەست بدەین و دەمانەوێتەوەی بکەن ئەوەمان پێ باشترە لە یاری دیکە ئەو خەڵکە باڵین کۆمەڵێک لەوانەیە کە دانیشتون خەڵکی ڕۆژەڵاتن ئەوان چۆن هاتون یاخود ئەو پەیوەندی کۆمەڵایەتی لە مێژینەیە کە لەگەڵ زمایەتیمان لەگەڵ ڕۆژهەڵاتێ نەکرد پەیوەندی زۆر بەما ژن و ژن خوازیمان هەیە تێکەڵین وەکو لە ئێمە ئێستا لە قەزای خانێ لە نێزیکتر نەک لە قەزای چۆمان بە مەسافە واتە پازدە خولەکێک دەگەنە باڵێن شارۆچکەی خانێ بەڵێ بەڵام چۆمان 20 دقەیە باشە تۆ قسەمان بۆ بکە تۆ لە چ گروپێکی لە کامە گروپ حاجۆمەرانیان لە گروپی ئاجۆمەرانم ئەوە جەماعەتە دانیشتوون شەوانەکە پاشی تەڕایعشوە ئەو یاریانە دەکەین ئەوە لە با پیرانەوە بجێماوە باشە ئەوە دەیشارێتەوە بەڵام ئێوە چۆن دەیدۆزنەوە ئەو بەری دەشارێتەوە ئەمە بە شک دەیبینینەوە بە شک دەبینینەوە ئەدا یەکێک شکێک دەبینیتەوە ئەوە گوڵەکە لێدا تێدانەوە ئەوەش تێدانەبوو باشە زۆر سپاس باشە ئێوە وەکو گەنجەکانی حاجۆمەران تا چەند با بڵێن ئەو یاریانەتان پێخۆشە یاخود بە یاریەکانی دیکە مەشغوڵ باشتەشی زۆر خۆشەشی کوردەواریە کاکتێبەر ئەوە بڵێ بەسەر کە دەبنە دوو گروپی حاجۆمەرانە گروپ دیکەیە لە ڕۆژهەڵاتی میواناتنە دیارەشی زۆر خۆشە بڵێ دیارەشی کۆنی کوردەواریە ئەوە شانازیش پێ دەکەن کە ئێستا بڵێ بەسەر نۆژەم بکرێتەوە بۆ ینی بیتەوە شتێکی عادەتی هەموو شوانی ڕەمەزاندا بنیشین زۆر بێشتەکانی بڵێ مەسەرەن شتێکی زۆر جوانە بەلایمنەوە بەڕاستی واتە گرینگە بەوەی کە گەنجەکانیش ئاشنا ببن بەو یاریە فۆلکلۆریانە بەوەی نەمرن یاخود ون نەبن یاری بێگومان زۆریش گرینگە دەبێت زۆریش ینی هەڵی بۆ بدێ زیاتر نۆژەنی بکرێەوە ینی ئەو یاریانە بۆ کەلتوری کوردەواری بڵێ مەسەر نۆژەم بکرێتەوە نەک لە ناو بچیت باشە تۆ وەرە بزانام تۆ خەڵکی کوێی پێم وایە تۆش خەڵکی ڕۆژهەڵاتی وایە لەکوێوە هاتووی وەڵای من لە خاک پیرانشارەوە بۆچی هاتووی وەڵای هاتووینە ڕێوڕسمی کوردی بەوانە کراوە چەندەمین جارتە دێ باشووری بەخۆیان منە وەڵین بارە یەکەمین جارە دەی باشووری کوردستان چێ بینێت تەنها حاجۆمەران یاخود شارەکانی ناوەڵە تا دیانە چوومە باشووری کوردستان چ جیاوازێک لەگەڵ ڕۆژهەڵات دەبینێت وەڵای عیسفەر هەر یەکە بەناتەوە خۆشە باشە زۆر سپاس دلۆڤانەگە دەرفەتم بدەی کەسێکی بەتەمەنتر لەوانە هەیە پێم وایە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە دەسمە لای ئەو بابزانم ئەو خاڵە چی دەکا لێرە خاڵە جان ئەو کاتت باش تۆ ئەمە خەڵکی نەقەدەمە قوربان لە نەقەدەوە هاتووی بەڵێ بۆچی بۆ زۆرابێنێ ڕەمەزانە و بێکار بووین و لە ماڵە ئەوانەش هەموو خزمین و تێکەلاوین و لەبەر خاتی وی هاتوومە و چۆ خابرایم لە دوای ناربووم و تێدەبی میوانی من بێمش لێوەرە هاتوومە و زەحمەت بچەشاوە و هاتوومە زۆرابێنێ دەکەین لێرە واتە لە پاڵەوەی کە مانجی ڕەمەزان مانجێکی پیرۆزە لە ڕوانگەی ئاینی و هاوکات پەیوەندی کۆمەڵایەتیش دروست ئەرێ وەڵڵا ئەرێ وڵا شەوانە دەسیمە تەراوی عانەگە لە تەراوی خلاص بووین ئەو جارەکانە دێن لێرە لە زۆرابێنێ دەکەین و هەتا شەو بڕێک بەسەر دەچیت باشە زۆر سپاس دلۆڤان من ئەوەی کە بینیتان وەک باسم کرد دوو تیمی حاجۆمەران واوکات لە پاڵ ئەوانیشدا تیمێکی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەردوو شاری پیرانشار کە با بڵێن کوردەوارەکەی خۆمان گوتنی شاری خانێ و لە نەغەدەوە هاتوون لێرە لە سنتەری شاری حاجۆمەران لێرە یاری جۆرابێنێ دەکەم بەڵام لە پشتی ئەوانیشەوە خەڵکی دیکە هەیە بەڵام ئەوەی کە دەیباتەوە و ئەوەی کە دەدۆڕێنێ شت لە دەستدا و شت بەدەست دێنێت بەڵێ دلۆڤان ببوورە لە پرسیارەکەت نەگەیشتم بڵێم ئەوانەی کە ئێستا دێن ئەو یاریە دەکەن ئەنی لە بەرامبەر ئەوانەی کە دەدۆڕێن یاخود ئەوانەی کە دەیبنەوە لە بەرامبەردا هیچ شت بەدەست دێنن و هیچ شتی دیکە لە دەست دەدەن یاخود تەنها بۆ کات بەسەربردنە وڵی لەوان دەبێ من ئەو پسارێت یەکڕاست ئاراستی یەکێ لە بەشداروان بکەم کاکە جەن تۆوەرە لام پێم بڵێ ئێستا دوو گروپ یاری دەکەن براوە و دۆڕاو چی بەدەست دێنن تەنها بۆ خۆشی یاخود بۆ خۆشەیە تەناچە نەتەوەی خۆمان لەبیر نەکەین منداڵێکی چووکە کە لەدایکی دەبێ فێری ئەو گەمەی خۆمان بێ فێری و بازی و سەرگرمی خۆمان بێ کە بەڵە بابوو باپیرمان ئەو بازەی هەبووە پەزەمەش دەبی ئیدامە بدەین ڕۆژ بە ڕۆژ نابینێتەوەی خۆمان لەبیرکەینەوە
زۆر سپاس لۆڤان پێم وایە وەڵامی پرسیارەکە دەستکەوت کە تەنها مەبەستلەی با بڵێم دروستبوونی پەیوەندی کۆمەڵایەتەکە وهاوکات بە زیندوێشتنەوەی یاریە فۆلکلۆریەکەیە کە پێی دەگوترێت جۆرابێنە یاخود لە هەندێک شوێن پێی دەگوترێت کلااوێن ئەو یاریەیە کە یەکی لە یاریە فۆلکلۆریەکانەوە ئەوان مەبەستیانە بەو یاری هەم پەیوەندی کۆمەڵایەتەکان و هەم یاریەکەش لە ونبوون بپارێزن بەڵێت لۆڤان. تەیفور محەممەد پامنێرمان لە حاجی ئۆمەران بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ تۆ تەیفور بە دڵنیایەوە شەوانی داهاتوش بە بەردەوام لەگەڵت دەبین هەروە زۆر سپاس بۆ هاوڵاتیانەوەی ڕۆژهەڵات و باشووری کوردستان کە قسەیان بۆ کردی لە حاجی ئۆمەرانەوە دەچینە ئەستانبول پامنێرمان ئەرجان داق لە مزگەوتی سوڵتان ئەحمەد لە ئەستانبولەوە بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵماندا دەبێت ئەرجان نافدەمێتە باش پاشیف لە ئەستانبولێ چاوە بڕێوە دچە و ئەلجەمتە ینی ئەو چاڵەکێن نهاک و هەین چاڵەکێن ئاینی لە مزگەفتە سوڵتان ئەحمەد چنە؟ Bajar İstanbul ji bo meha Ramazanê bi amadehiyên taybet xwe bo vê meha Ramazanê amadekiriye û bi çalakiyên ji hew rengîn û cudatir pêşwaziya meha rojiyê dike anha em jî li qada Sultan Ahmedê li mizgefta Sultan Ahmedê ne û li vê derê jî di bêdengiya şewê de meha Ramazanê de dengê herî bilind li qada Sultan Ahmedê dertê û hê jî weke ku ana li pişt min jî dê dîtin gelek hemwelatiyan di vê saeta derengiya şewê berê xwe dane qada Sultan Ahmedê hin kes diçin serdana mizgeft hin kes jî diçin ew pêşengehên rengîn bile hevkarê min kameraman jî nîşanî we bi dana pêşengeha rengîn tê ser ekranê di vê pêşengehê de karên destên hunerkarî di vê derê tên pêşandan û hegelek kes tên serdana vê pêşengehê di vir de hem wextên xweş derbas dikin û hem jî ji bo diyariyê gelek tişt dikirin distînin jin zarok pîrkal piçûk ji piçûkan girin heya mezinan gelek kes tên vê derê ana hevkarê min bila mizgefta Sultan Ahmedê jî nîşan bide mizgefta Sultan Ahmedê bi şeş mînareyên xwe û bi heybetiya xwe pêşwaziya hemwelatiyan dike û li vê derê jî bo meha Remezanê nivîsekî taybet hatiye nivîsin û tê gotin xêratî meha mübarek Ramazan li ser di nav du mînareyan bi lambeyan hatiye aliqandin û derûdora mizgeftê jî ew tevgerdariya lûlebata mizgeftê jî ana tê dîtin gelek hemwelatiyan hê derengiya saetê de jî tên serdana di çin mizgefta Sultan Ahmedê û li vê derê îbadet û taatên xwe dikin hin kes tên wê derê Qur'ana Kerîm dixwînin û hin kes jî tên wê derê nimêja sünnet nimêja farzê dikin û bi vî awayî hawara xwe digihînin ji bo misilmanan ji bo hemû alema misilmanan duayên xwe pêktînin هەروها li vê qadê wekî her sal îsal jî bernameyên taybet ji aliyê hinek kanalan ve tên darxistin û di vê bernameyan de jî gelek kes gelek hemwelatiyan tên vê derê û ew sohbetên mehbetên melayan alîman guhdarî dikin û anha jî li vê derê lû lebatsa mizgefta Sultan Ahmedê tevî derengiya şevê hê jî berdewam e li mizgefta Sultan Ahmedê bi taybetî danê fitarê qelebalıqek mezin heye danê fitarê ji bo 15,000 kesî sifraya fitarê tê danîn û kesên xizan kesên rewşewan nebaş kesên feqîr tên li vê derê ew fitara sifraya fitarê de ku ji aliyê şarederiya Fatihê ve hatiye li darxistin tên fitara xwe ve dikin dîsa jî ez dixwazim derûdorê carek din em bînin ser ekranê waye tê dîtin ev derqada Sultan Ahmedê û li milê me hem tam pêşberî me hem berî me jî mizgefta Sultan Ahmedê heye ana tê dîtin gelek hemwelatiyan piçûk mezin zarok jin mertev li vê derê derengiya şevê wextê xwe derbas dikin û hin kes jî paşîva xwe li vê derê dixwin û bi taybetî jî heta nimêja serê sibê li vê derê ki hinek kes hinek wextê xwe derbas dikin û hinek kes li nav mizgeftê îbadet û taatên xwe berdewam dikin tevî derengiya şevê jî bibe dîsa jî li qada Sultan Ahmedê lû lebat berdewam e bi taybetî li Stenbolê herêma Sultan Ahmed cî herî qelebalıqe ku di meha Remezanê de gelek kes tên vê derê û gelek kes bi hezaran kes dema fitarê tên vê derê û li qada Sultan Ahmedê li ser sifraya fitarê ku ji aliyê şarederî ve hatiye sazkirin fitara xwe ve dikin û bi vê awayî di nav xoşengiyê de wextê xwe derbas
دەرباز دکن کێف و جۆشە مەها ڕەمەزانی لە سڵتان ئاحمێدی درەنگیە شەوی هێژی بەردەوامە هێژی gelek kes li wê derîne û bijîh bûne û heta wextê nimêja serî sibê jî dê li wê derê bibin û niha jî gelek kes tên û diçin û li û lebata herkesî li wê derê jî berdewam e. Ercan yani ev demekin yani hêrşên li ser Tirkiye teqîn çê dibin yani rewşa ewlehiya Tirkiye em dizanin ne hin baş e yani ev teqîn yani ev rewşa ewlehiyê karkiriya ser kar û çalakiyên ayînî di meha Remezanê de li Stenbolê. Ew teqînên dawî bi taybetî metirsiyekê mezin yani tesîrek ne başta ser derûniye hin welatiyan lêbelê di meha Remezanê de kesên bawermend kesên oldar dîsa jî tevî wan teqînan bêtirs bêxof tên berê xwe didin mizgeftan û dîsa qada hewşa mizgeftan tije dikin tevî ew teqînên dawî jî dîsa jî wisa zêdetir tesîr nedaye ser hemwelatiyan çimkî hinek hemwelatiyên Stenbolê bi taybetî kesên bawermend tevî ji bo meha Remezanê ji bo xêrê çi teqîn be jî çi tiştekî ne baş be jî dîsa tên berê xwe didin mizgeftan û ji îbadeta xwe taata xwe bê par namînin ji bo wan jî tiştê herî girîng kesên ji bo kesên bawermend nimêje taata rojî ye û ji bo meha rojiyê tevî teqînan jî dîsa berê xwe didin mizgeftan û dîsa mizgeftan tije dikin em dikarin bêjin meha Remezanê de mizgefta Sultan Ahmet mizgefta Eyüp Sultan û mizgeftên din yên dîrokî bi taybetî meha Remezanê de têr û tije dibe her çiqas weke ku tê jî got ew çend roj berê li Stenbolê teqîn pêk were jî ku teqîn ciyê ku teqîn pêk hatiye jî gelek nêzîkî Sultan Ahmedê jî tevî wê yekê millet bêtirs û bêxem tên mizgefta Sultan Ahmed û mizgeftên din li wê derê li wan mizgeftan îbadeta xwe dikin û rojiya xwe dema fitarê fitara xwe wê dikin û piştî fitarê jî heta paşîvê hem jî piştî paşîvê heta nimêja serê sibê jî li qada Sultan Ahmed û li deverên din wextê xwe derbas dikin. Belê Ercan dax gelek spas ji bûyî te ez nizanim ku dê demjimêra duê de tu dê gelme berdewam ya nega tu gelme berdewam em dixwazin tu zêdetir xwe ji mizgefta Sultan Ahmed nizîktir bikî bi her hal gelek spas ji bûyî te berezan li Stenbolê we de çîn Hewlêr peyamnêrman Hoşman Sadiq pêma bê li nêw bazarî Hewlêr li nizîk qalayê Hewlêr li nizîk çayxanê Meçko bi şêwekî rastexwe legal mane hoşmand bînîman li Hacî Omeran û li Stenbol پاشی و کار و چالاکیەکان چۆن بەڕێوە دەچن لای تۆ چی هەیە و کار و چالاکیەکان چۆن بەڕێوە دەچن ئەم کاتان باش کاتی بیستر و بینەری کوردستان شار باش من ئێستا لە نێو بازاڕی شاری هەولێرم کە ئەوەی پشتەوەمە چایخانەی مەچکۆیە و پشتریشم قەڵای هەولێرە ئێرە بە بازاڕی گشتی شاری هەولێر ناسراوە وەکو هاوڵاتیان شەوانە و ڕۆژانە زیاتر لەم چایخانە کاتەکانیان بەسەر دەبن بە تایبەت ئەم شەوانی ڕەمەزان کەمە چوارەم شەوی ڕەمەزانە هاوڵاتی زۆر کەمێک پێش دەستە هاوڵاتێکی زۆر لێرە بوو جمعێ لەگەڵ هاوڵاتیان بەڵام وردە وردەیتر ئەوانیش کشانەوە بەرەو ماڵەوە وەکو دەزانین بەرەو پارشێوە چن دەچنەوە بۆی کەوا سەرقاڵی ئامادەکردنی خواردن بەشێکی هاوڵاتیانیش تا ئێستا ماونەتەوە لە نێو ئەو چایخانەی کە لە پشتەوە بنەوە دیمەنەکان ئەگەر کاک محەممەد هاوکان بێ بۆ گواستنەوەن ئەو کۆمەڵێک گەنج و هاوڵاتین کە لە نێو چایخانەی بەچکۆ دانیشتون لە شوێنەکانی دیکە هەولێریش بە یاریکردنی سینی و لە گەڕەکی بەڵێم گەڕەکی عارەبانیان لە شوێنەکانی دیکەش هاوڵاتێکی زۆر لە چایخانەکان لە شوێنە گشتەکان دانیشتون سەرقاڵی بەرەکردنی شەوانی ڕەمەزانن من دەمەوێت لێدوان لە چەند هاوڵاتێک وەربگرم سەبارەت بە چۆنێتی بەڕێکردنی ئەم شەوانەی ڕەمەزان و کاریگەری قەیرانی دارایی لەسەریان و بوونی هێزەکانی پێشمەرگە لە سنوورەکانی باشووری کوردستان بەرامبەر بە داعش تا چەند ئەمنیەتی شارەکانی کوردستان بە تایبەت هەولێر و شوێنەکانی دیکەی پاراستەوە من کۆمەڵێک هاوڵاتی وەرەگمێکی لە وڵاتیانە تۆ شەوانی ڕەمەزان لێرە چۆن بەڕێەکەی بەحەقەت لە سای پێشمەرگە بە زیادبی زۆر بەخۆشی بەڕێوە دەبین خۆتان دەبینین ئێستاوە سەعات 1:30 شەوە لە سای برا پێشمەرگەکانمان لە بەرەکانی جەنگ وا دەبینین سەعات 1:30 شەوە ئێمە لە جادەی
بازار عادەتەن دوای فتار دێنە بازار لە ئیش 12 دەبین پاش 12 دێن سعاتێک 2 سعات لێرە دادەنیشین وەختەکە دەبینە سەر چەند ساڵە بەردەوام دەیتە بازار بە حقت من وەکو خۆم 18 ساڵە لەو بازارە ئیش دەکەم شەوانی ڕەمەزان خاصەتەن ئەو 3-4 ساڵەی زۆر بەخۆشی دەبینین یعنی دەست بەڕێوە دەچیتن بەڵێ وەک زین قەیرانی داراییە بەرامبەر بە ڕۆژەکانی دیکە بەرامبەر بە ساڵەکانی دیکە چۆن بوو ئەم ڕەمەزانە بە حقت ڕەمەزان ڕاستە بە ڕۆژ چۆ لە بیدات ئێستا چوارەم ڕۆژی ڕەمەزانە بەس شەوان تو هەز ناکەی کە قەیرانی داراییە ملەتەکە بە عام ڕوو لە بازار دەکاتن و لە شوێنە گشتیەکان دەکات و خۆتان دەبینین ئێستاەوە بازاری باتەیە سعات 1:30 شەوە قەرەبارغەت گرمەی دێتن دەستخۆش ئەمە کچی خۆتە ئەوە کچی برامە ساری نەخانە لێرەی تا ئێستا ئەوش لەگەڵ ئێمە هاتووە تەبعاً تا پاشی من دەچمە لای کۆمەڵی هاوڵاتی دیکە دیارە لێرەنە یەکێک لەوانە کە بەندێژێک لێرە پێم خۆشە قسە لەگەڵ ئەو کۆم دانیشە تۆ لە کێوە لێرەی وە پێت خۆشە شتێکمان بۆ بڵێ قوربانجان وڵای من تقریبا 3 ڕۆژ دەبێت لە شاری سلێمانی هاتووم وەکو نەرمەندێک شاری سلێمانی هاتووم بۆ شاری هەولێر لە سینیسینیانە گۆرانی بڵێم بۆ جەماوەری بە شەرەف شاری هەولێر و هەموو کوردستان وڵی تقریبا تاکو 10 ڕۆژ گەشت دەمینێمەوە بۆ هاتیتە هەولێر وڵی لەبەرەوەی هەولێر شەوانی خۆش و ڕەمەزانان خەڵکی لێ و دوای ئەوەش هەموو ساڵێک هاتووم بۆ شاری هەولێر کە گۆرانی وتۆ لێرانە ئێستا چیت بۆ ئێمە حاضر کردەوە وڵی من ئێستا شتێکم بەسەر هێزی پێشمەرگا دەمەوێت پێشکەشکەم بۆ هەموو هێزی پێشمەرگی کوردستان بۆ هەموو کوردستان هیوادارم گوێتان لەبێ و بەدڵی هەموو کوردێکی ئازی خۆشەویست بێم بەداعەش بێتە سرم چۆلی ناکەم سەنگەرم بەداعەش بێتە سرم چۆلی ناکەم سەنگەرم لە شەڕ دڵی کۆبتەرم لە گۆرانی گەوهەرم بەدێتنی پێشمەرگا وەڵڵاهی بەختەوەرم ئەمنیش وەکو پێشمەرگا وەڵڵاهی تێکۆشەرم شەربێ ئەم داعەشانە بەرەو سووریایان بەرم بەرەو سووریایان بەرم بۆ ئاسایشەی هەولێر چون ئەمنیان بە قەوەتە بۆ ئاسایشەی هەولێر چون ئەمنیان بە قەوەتە لەگەڵ هێزی پێشمەرگا هەر هەمووی بەخێرەتە ئەم شەو لە ناو هەولێرم لەو شارە بە دەوڵەتە شاری وا خۆشم نەدێت لەو شەرقی ئەوسەتە لەو شەرقی ئەوسەتە پێشمەرگەم زۆر خۆش دەوێ بە هەموو جەبهەکەوە یەڵە هێزی پێشمەرگا دەخۆتان ببەسنەوە جەبهەکەم بۆ قایم کەو بەبیر و باوەڕەوە گەردە عەش هاتە سەرهێت فەوری جوابێ دەرەوە دەردێکی وایان دەنێ لە دنیا بێژێڕنەوە پێشمەرگەی وامان هەیە سێمانگە نەچوویتەوە هەروە کە سوکارەکەی بەڵێ چابڕێ ئەوە من یەک هاوڵات دیکە لایەکە ڕامگرت بوو قەیرانی دارایی چ کاریگەرکە بوو لەسەر تۆ کە وەکو هاوڵاتێک لێرە بووی قەیرانی دارایی ناکات سرم قەیرانی دارایی لە سای ئەمنی پێشمەرگە ئەمنیەتی ئێرە چۆنەوە تا چەند گرنگە ئەمنیەتی باشە دوور باشە لە سای سەرک باشزانی و براگەورە دوور باشە مەمنون مەڵێم نەگەڕێمەوە لایەوە دیارەوەی کە بینیتان و بیستان قسەی هاوڵاتیانی شاری هەولێر و بەتایبەت لە نێو بازاڕی مەچکۆ کە یەکێک لەو بەندبێژانش بەندێکی بۆ پێشمەرگەوت و دیارەوان قسەیانەوە بوو کە زیاتر قەیرانی دارایی تا ڕادەیە کاریگەریە بووە و بوونی هێزەکانی پێشمەرگە لە سنوورەکان و ئەمنیەتەی کەوای کردووە هاوڵاتی شێوەیەکی زۆر بە باشی لە شێرێرە بن و هیچ کاریگەریەکیان نەبێت لە بەتایبەت لە ڕووی مەترسیان هەبێت. زۆر سپاس بۆ پامنەرمان هۆشمەند سادق کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروە سپاس بۆ هاوڵاتی کە لە سلێمانی و هاتۆتە هەولێر و ئەو گۆرانەی بەسەر پێشمەرگەدا گوتبوو بۆ ئێمەشی گوت هەروە زۆر سپاس بۆ تەیفور محەممەد کە لە حاجی عومرانەوە بە شوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. بەڕێزان لەسەر تەوەری ئاینی بەرنامەکەمان بەردەوامین کە تایبەتە بە شەو نوێژ لە مانگی ڕەمەزاندا هەروە ئاجرەکانی چین لەگەڵ مامۆستا سەید ئەکرەم کەپرانی مامۆستا لە پەیمانگای زانستە ئیسلامیەکە. مامۆستا بینیمان کۆمەڵێک هاوڵاتی ینی خەریکی یارین و لەم شەوانەی مانگی ڕەمەزان ئێمە لە کاتێکدا باز لە شەو نوێژ دەکەین ئەوان یاری دەکەن ینی پێت وایە باشتر وایە ئەوان شەو نوێژ بکەن یاخود ئەم یاریانە بکەن یاخود جیاوازیان چێ وەکو مامۆستایانی ئاینی ینی ڕێنمایتان چێوە لەوەدانە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە ئەو جوهد و تااقەت و بە تایبەتی ئەوانەی گەنجن سەر لە کوڕنوشدا بنێن
ئەم ڕەمەزانە بە فرسەت بزان بووی کە خوای گەورە لیان خۆش بیتن وەکو حەدیسەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێک باس لە ذاتی پەروەردگار دەکاتن کە دادەبەزێت بۆ ئاسمانەکان داوا لە عەبدەکانی خۆ دەکاتن بۆ ئەوەی کە هەرچی داوایەکیان هەیە ئەگەر داوای لێ خۆش بکە بۆی لیان خۆش بیتن بەڵام کە دەبینین گەنجانێک بەداخەوە سوفیانی سەوری کە یەکێکە لە پیاوچاکان ڕوو لە گەنجەکان دەکات دەفەرمێتن ئەی گەنجینە ئێستا ئێوە گەنجن توانا و قدرەتی زۆرتان هەیە ئەگەر ئێستا ئێوە عیبادەتی زۆر نەکەن ئەی باشە کەی دەیکەن ڕەنگە هەر یەک لە ئێمە هەر لە حزەیەک لە ژیانمان دەبڕوە دوا فرسەتی ژیانمان بێتن ئێمە لە ڕەمەزانی ڕابردوو تاگەیشتنە ئەو ڕەمەزانە چەند کەسمان لە دەستدا لە خۆشەویستان و لە برادەر و حبابەکانی خۆمان هیچ کاتێک دیارە داخۆ ئێمە کەی دەمرین بۆیە هەر کاتێک بە فرسەت بزانین بۆی کە ئەم خوای گەورەی لە خۆمان ڕازی بکەین ئەی مامۆستا هەندێکمان بینین ئەوانەی کە کار دەکەن ینی مانگی ڕەمەزان دەگوترێت مانگی خێر و بەرەکەتە زۆر ئەو خێر و بەرەکەتە لە بازرگانیشدا هەیە هەندێک کەس هەند دوکاندارن یاخود چێشخانەیان هەیە لە مانگی ڕەمەزاندا ڕەنگە جوڵەی بازاری ئەوان باشتر بێت کارکردنیش هەر دەتوانین بڵێن وەکو شەو نوێژ ئەجرەکەی هەیە یاخود دەبێ هەندێکی تەرخانکە بۆ تاعاتی خوای گەورە بەپێی کەسەکان دەگۆڕێتن ئەگەر کەسێک پێویست بکاتن ئەگەر ڕۆژێک کار نەکاتن تەئسیر بکە لەسەر بژێوی ژیانی ڕۆژانەی حتمما دەبێت کار بکاتن و لە لیژنەی فتواش ئەم فتوایە درراوە هەم لە بۆ برا پێشمەرگەکە هەم لە بۆ ئەو کەسانی کەوا کاسبکارن بە تایبەتی لەم وەرزەیە کە وەرزی گەرمایە بەڕاستی ئەگەر کەسێک کار بکاتن بە تایبەتی کارەکەی قورس بیتن ڕەنگە نەتوانێتن ڕۆژەکەی بگرێتن بباتە سەر جا ئەگەر کەسێک وابوو و تەئسیری لە ژیانی ڕۆژانەی دەکرد و بەبێ ئەو کارە نەیدەتوانی ژیانی ڕۆژانەی خۆی بە عیزت بباتە سەر زانایان دیارە ڕێگایان پێداوە کە ڕۆژەکەی بشێن لە بۆ ڕۆژانی تر دوای ڕەمەزان بگرێتەوە هەم لە بۆ قوتابیە بەڕێزەکان کە ئێستا ڕەنگە چەند تاقیکردنەوەیکی کەمیان مابێتن هەم ئەم فتوایشیان لە بۆ داون کە ئەگەر قوتابیەک تەئسیری دەکرد لەسەر خوێندنەکەی لەسەر ئیمتیحانەکەی ئەمیش دەتوانانی ڕۆژەکەی بشێنیتن بەڵام دەبێت بە ڕۆژوو بیتن بەڵام لە پاشان ئەگەر نەیتوانی بگیری ڕۆژەکەی بشێنی لە دوای ڕەمەزان هەم لە بۆ برا پێشمەرگەکانیش بە هەماشەوە ئەوانەی لە بەرەکانی جەنگ لە سەنگەرەکانن کە ئێمە لەم کەناڵە پیرۆزەوە دوعایان لە بۆ دەکەن کە خوای گەورە سەقامگیریان بکاتن خوای گەورەیە سەرکەوتنیان بەنسی بکاتن چونکە بەڕاستی ئەوانە ئەرکێکی پیرۆز ئەنجام دەدەن ئەگەر ئەوان نەبوونە ئێمە ئێستا نەمان دەتوانین لەم شوێنەیە بە ئەمینی بەو شێوەیە قسان بکەین بەڵێ مامۆستا زۆر جار دەگوترێت ئایا شەو نوێژ لە ماڵەوە بکرێت یاخود لە مزگەوت بکرێت هیچ جیاوازیەکی هەیە دیارە هەموو سونەتەکان ئەوەی کە وەکو نوێژ باشتر وایە لە ماڵەوە بکرێتن ئەویش لەبەر دوو ئامات دوو هۆکاری سەرەکی هەیە یەکەچەند ئەوەیە کە لەبەر فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەفەرمێتن نوێژە سونەتەکانتان ببەنەوە ماڵ بۆ ئەوەی ماڵەکانتان نەبێت بە گۆڕستان دووەمینیان ئەوەیە کە کاتێک ئینسان لە ماڵەوە نوێژ دەکاتن بۆ نە باوکێک نوێژ دەکات لە ماڵەوە نوێژە سونەتەکان دەکات ئەها دەبینی منداڵە بچکۆڵەکان دێ لە تەچەوەدا دادەبەستن وەکو نوێژ دەکەن ئەمە خۆی لە خۆیدا تەقلید باوکیان دەکەنەوە ئەمە پەیامێکی باشە لە بۆ منداڵە گچکەکانیان هەر لە سەرەتاوە فێرە نوێژ دەبن بەبێ ئەوەی کەوا خۆیان پێوماندی بکاتن کە دەبین باوچیان نوێژ دەکە ئەوانیش دێن لە تەنیش باوچیان ڕادەوەستن بە هەمان شێوەی باوچین کاتێک دەستنە ڕکوع ئەو لەگەر باوچیان دەستەوە ڕکوع کاتێک دەستنە سوزود ئەوان بە هەمان شێوە یعنی پەیامێکە لە بۆ منداڵەکانیش کە لە سەرەتاوە فێرە نوێژ دەبن بەڵام ئەوەی کە ئێستا وەکو بە جەماعەت دەکرێت بە تایبەتی لە سەلات و تەراویحە ئەمە خۆی زانایان دەفەرمون باشتر وایە بە جەماعەت بکرێتن لەبەرەوەی مەشروعەتەکەی کە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام یەکەم جار کردوێتی لە مزگەوتا کردوێتی وەکو شەو نوێژ وەکو ئەو سەلات و تەراویحی کە ئێستا دەکرێتن باشتر وایە لە مزگەوتا بکرێن بەڵام ئەگەر لە ماڵەوەش بکرێ هەر ئاساییە بەڵێ مامۆستا ئێستا دەبینی لە پاڵ پیاوەکان ئافرەتەکانیش دەستنە مزگەوت ینی ئەمە ئاساییە و دەتوانن سەردانی مزگەوت بکەن یاخود ئافرەتەکان وە باشتر لە ماڵەوە ڕێگای پێدراوە زۆر ئاساییە ئافرەتانیش دەتوانن سەردانی مزگەوتەکان بکەن سەردانی ئەو قەحانە بکەن کەوا لە تەنیش مزگەوتەکانە ئەوانیش بەشدار بن لەو خێر و سەوابی کە لە مانجی ڕەمەزانە هەیە بە تایبەتی لە نوێژی تەراویحە کە بە قیام اللەیل ناو دەبرێتن کە بە شەو نوێژ ناو دەبرێتن بەڵام سنووری شەرع نەبەزین بۆی کە پیاو لەگەڵ ئافرەتەکانە تێکەڵ نەبن ینی تەنها تێکەڵکردنەکە بەڵێ خۆی لە زمانی پێغەمبەریش صلی الله علیه وسلم دیارە پیاوەکان لە پێشدا نوێژیان دەکرد ئافرەتەکان بە دوایانەوە بوون و لە پاشان کاتێک کۆتایی بە نوێژەکان دێن ئەوێ تێکەری یەکتر نەبن و پێکدادان ڕوو نەداتن بۆی کەوا تێکەڵ ینی ڕێگای ئافرەتەکان جیاواز بێتن و ڕێگای پیاوەکانیش جیاواز بێتن بەڵێ مامۆستا ئێستا دەبینی لە پاڵەوەی کە ینی لە مزگەوتەکان دەکرێتن لەسەر ئەو تێکەڵبوونەی کە خۆت باست کرد زۆر جار لە هەندێک لە کەناڵەکانی ڕاگەاندن ینی ئافرەت و پیاو لە ناوێک هۆڵ تێکەڵ دەکەن و ینی مامۆستایەکی ئاینی ڕێنماییان دەدات یاخود وتار دەدات ئەم تێکەڵبوونەش جایزە یاخود نە ئەگەر بابەتەکە بابەتی تعلیم بیتن فێرکردن بیتن
لە ڕووی شەرعەوە ڕێگای پێدراوە ئەگەر لە ڕەمەزانیش نەبی لە کاتەکانی تریش بێتن زۆر لە هۆڵەکانی مزگەوتی ژەمە دەبین ینی مامۆستایە قسەیان بۆ دەکات بابەتی محازەرە و دەرز بیتن ئافرەت لە لایەکەوە پیاوانیش لە لایەکەوە ئیدی ئەمە دروستە بەڵێ مامۆستا ئەمڕۆکە لەژنەی باڵای فتوای یارمەتی کوردستان سەبارەت بە فدیە ینی ڕوونکردنەوەیدا ینی فتوای داوە و هەروەها ینی بڕەکەی دیاری کردووە بزانم 3000 دینارە بەڵێ ئێوە ڕاتان ئەم بارەیەوە چیەوە ئەو پرۆسی چۆن بەڕێوە دەچێت وڵای ئیدی کە لیژنەی فتووە بڕیاریدا فتوایدا ئێمە هیچ ڕایەکمانە چووکە ئەوە لیژنەی باڵای فتوایە لیژنەی باڵای فتووا پێکاتوە لە کۆمەڵێک مامۆستای زۆر بەڕێز و پیرۆز کە لەسەر ئاستی کوردستانە ئەگەر تەقیم بکەن لە ڕووی علمەوە کەسێک لەوان داناتر و زیرەکتر نییە وە کەسانی پسپۆڕ و شارەزانە لە ڕووی شەرع و دینەوە ئەوانە ئیدی فتوایان داوە لەوەی کە سەرفیترا 3000 دینار بیتن فیدەکە 3000 دینار بیتن و بڕی زەکات لە بۆ هەر کەسێکە 4 ملیۆن و 500,000 دیناری هەبی ساڵی بەسەردا سوڕابێتەوە لە هەر ملیۆنێکە دەبی 25,000 دینار وەکو زەکات بداتە فەقیر و بە هەژارەکان. بەڵێ مامۆستا چۆندا بابەتەکەی ئێمە لەسەر شەو نوێژ و بەڵام لەبەرەوەی ئەمڕۆ لەژنەی باڵای فتوای هەرێمی کوردستان فتوای سەبارەت بە فدیە دەرکردووە دەمێ زیاتر لەسەر فدیە قسە بکەین. کێن ئەوانەی کە فدیان پێ دەدرێت و کێن ئەوانەی کە دەبێت فدیە بدەن. ئیدی سەرفیترەکە لەسەر هەموو یەکێک لەوەی کە موسڵمانە و بە ڕۆژوو دەبێ واجبە. وا دەدرێت بەو کەسانێکەوە فەقیر و هەژار و نەدارن بە تایبەتیش لەم زروفەی ئێستاە کە دەبینین قەیرانی دارایی و خەڵکانێکی ئاوارە ڕووی لە کوردستان کردە ئیدی هەژارمان یەکجار زۆرە ینی پێویست بۆی ناکات تۆ خۆت مادوو بکەیت و بگەڕی لە هەر کۆڵان و دەرگایەکە بدەی دەبینی فەقیر و هەژارێکە یاخود لەو کەمپانێکەوە هەژارەکان تێکەوتون ئینسانێک بۆیکەوە بە تایبەتیش لە سەرەتای مانج ڕەمەزانە بتوانانی سەرفیترەکەی بداتن یاخود زەکاتەکەی بدا باشتر لە بۆ کەسانێک چووکە ڕەنگە کەسانێک هەبن نەتوانن لە کاتی کردنەوەی فتارە نانێک ئامادە بکەن کە بەجیانیان بکەوی یاخود بە دڵی خۆیان بە یاخود بەدەستی خۆی بە خۆشی دروستیان کردبێتن ڕەنگە کەسانێکمان هەبی خانەوادەیەکمان هەبێتن ئەوەندە هەژار بن نەتوانن کاتی فتار وەکو پێویست بیکەنەوە ینی ئەوەندە ئەرزاق و خواردنە لە ماڵەوە نەبیتن ئەوەندە نەبوون و هەژار بن چاوەڕێی کەسانێک بکەنکەوە بێت لە دەرگایان بداتن بۆ ئەویکەوە ئەگەر سەرفیترێ ئەگەر فیدیەیە ئەگەر زەکاتە پێیان بداتن بۆیە من لێرەوە لەم کەناڵە پیرۆزەوە داوا لە هەموو خەڵکی دەکەم کە ئەگەر سەرفیترە و زەکات و فیدیە دەدەن با لە ئێستاوە بیدەن چووکە لەوانەیە کەسانێک پێویستیان پێ هەبی وەکو فەقیر و هەژار و نەدارەکان. بەڵێ مامۆستا زۆرجار باس لەوە دەکرێت ئایا بە پارە بیدەم یاخود بە کەل و پەل و بە ینی با بە پارە بدەن و تشکە لیژنەی فتوا شار ئەمەوەی داوە پارەی بدەن و ئیدی پارە لە بۆ کەسانێک باشترە ڕەنگە بتوانن حاجاتی تری خۆیان پێدابین بکەن. بەڵێ مامۆستا فدیە یاخود سەرفترە بۆ کەسانی غیرە موسڵمانیش دەبێت چکە زۆرجار دەبینین هەندێک لەو ئاوارانە کەسانی غیرە موسڵمانن بۆ نمونە مەسیحین هەروەها ئێزدین و ینی کەسانی هەژار و کەم دەرامەتر ئێمە وەکو بەخشین بڵێ وەکو بەخشین بەخش سەدەقەمان هەیە و زەکاتیشمان هەیە زەکات تەنها لە بۆ موسڵمانانە و هەشت سنف دیاری کراوە لە قورئانی پیرۆزە ئەمە دەبێت بدرێت بەو هەشت کەسانە یەک لەو سنفانە بەڵام مەسەلەی بەخشین دەتوانی بیدەیت بە کەسانی کەوا هەژارن جا پێویست ناکە لە شوناسنامەی پرسی ئایا مسلمانە یاخود مسلمانە ئەوش بە هەمان شێوە نادرێتە غیری دەکرێت نوچکەوە شەر بڵێ بەخشین حساب دەبێت سەرفترە زۆر باشە مامۆستا زۆر جار و کێشەیەوە دروست دەبێت ئایا من سەرفترە بدەم بە کێ ینی دەڵێ زۆرجار دەگوترێ ینی دۆزینەوەی کەسانی بە کەسێکەوە هەژار و نەدار بێتن ئەگەر دۆزینەوەی ئەو کەسانە زۆر جار دەگوترێت ئەستەمە زۆر جار دەوڵەمەندەکان ئەو قسەیە دەکەن ینی ئێوە وەکو مامۆستایانی ئاینی ینی ڕاتان لەو بارەیەوە چیەوە چۆن دەتوان ئەوان بەڕاستی کەسی کەم دەرامەت و هەژار بدۆزنەوە بە بڕوای من ئێستا ئەگەر کەسانێک کەوا سەرفیتریانە یاخود زەکاتیانە یاخود دەیانەوێت ماڵ ببەخشن لە پێناو خوای گەورەیە کە ئەمە خێرێک یەکجار گەورەی بە تایبەتی لە مانجی ڕەمەزانە چونکە کەسانێکمان بەڕاستی پێویستیان پێ هەیە ڕەنگە کەسانێکی پێویستیان بەدەستی کەسانێکی بۆ یارمەتیان بدا ئەو کەسانش پێویستیان بە لێخۆشبوونی خوای گەورە هەبیتن جا ئەو سەدەقەیە ئەو بەخشینە ڕەنگە بێتە هۆی مای لێخۆشبوونی خوای گەورە دیتنەوەی ئەو کەسانە بە قەناعەتی من ئەمڕۆ لە کوردستانە زەحمەت نییە هەر تەماشای دەوروبەری خۆت بێ کەسانێکی فەقیر و هەژار و نەدار هەنا دەتوانیت پێیان بدەیت بەڵام ئەگەر زەکاتە بتوانانی بە یەک دەفع پێیان بدەیت بۆ ئەوەی ئەگەر کەسێک هەژار و نەدارە قورتاری بکەی لەو نەخۆشی و نەهامەتی و ناڕەحەتی و نەداری کەوا تێکەوتووە نەک کەسێکەوە دەوڵەمەندە یاخود دەبەخشێتن بێتن
لە بەردەم خانوەکەی خۆیان لە بەردەم شەریکەکە و کۆمپانیا و نووسنگەکەی خۆیان خەڵکی ڕێز بکە و ئیدی 25,000 ناوە خۆ دۆرەقیش نا ئەوە ناکاتە بەخشی نووس زەکاتە ئەسڵ وایە تۆ ئەو کەسێکەوە فەقیرە قورتاری بکەی لە فەقیریەکەی لە نەبوونەکەی لە هەژارەکەی بۆ ئەوەی جاریشتر پێویستی بە وەرگرتن و سەدەقە و بەخشی نەبێتەوە. بەڵێ مامۆستا سەید ئەکرەم کەپرانی مامۆستا لە پەیمانگە زانستە ئیسلامیەکان زۆر سوپاس کە لە ماوەی ڕابردوودا لەگەڵمان بوو زۆر سوپاس بۆ ڕێنماییەکانت هەروەها وەڵامدانەوەی پرسیارەکان دەستخۆشی بۆ ئێوە زۆر سوپاس خی گەورە ڕۆژ و تاعاتی هەموو قبول بکەیت ئینشاءالله. بەڕێزان وەک دەبینی لە هەندێک لە وڵاتانی یعنی ناوچەکە بەتایبەت لە سووریا لە عێراق لە یەمەن یعنی شەڕی مەزهبی هەیە تەنانەت لە هەندێک شوێن شیعەکان و سونەکان بەیەکەوە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانیش دیاری ناکەن ئەمە جگە لە شەڕ و ئاڵۆزەکانی نێوانیان بەڵام لە وڵاتی کامیرۆن بە پێچەوانەی ئەوەی کە لە وڵاتانی ناوچەکە هەیە لە وڵاتی کامیرۆن لە کێشوەری ئەفریقیا سونەکان و شیعەکان پێکەوە لە یەک مزگەوت ینی نوێژ دەکەن هەروەها پێکەوە کار و چاڵاکی ئاینەکان ئەنجام دەدەن. ئێستا ئێمە پێکەوە پەکێژێک لەم بارەوە دەبینی دواتر لەگەڵتان بەردەوام دەبین. مزگەوتی دوالا لە کامیرۆن موسڵمانانی ئەو وڵاتە جیا لە وڵاتانی دیکە پێکەوە بەبێ کێشە خواپەرستی دەکەن. موسڵمانان لە سەدا 20 دانیشتوانی کامیرۆن پێک دەهێنن لەو ڕێژەیەش لە سەدا 3یان شیعە و لە سەدا 27یان سونەن. شێخ نسانگۆ سەرکردەی شیعەکانی کامیرۆن دەڵێ ئێمە قوربانی دەستی تونند و تیژی ئاینین و پندمان لە مێژوو وەرگرتووە. کامیرۆن کامیرۆنە ئێمە نمونەین ئایا شیع و سونە لە وڵاتانی دیکە دەتوانن پێکەوە دابنیشن و قسە بکەن هەندێک جاریش خەڵکی مەسیحی لەگەڵماندا دەنیشن بۆ بەرقەراری ئاشتی لە نێوان شیع و سونەدا لە کامیرۆن دەبێ بگەڕێنەوە بۆ سەرچاوەکان وڵاتی ئێمە کامیرۆنە ئامانزمان ئاشتیە کامیرۆن سەرزەمینی دایکە شەڕ و ناکۆچی ناوێت. شەڕ و توندوتیژی ئاینی لە کامیرۆن ڕووی داوە. دوایین هێرش تەقینەوەیەک بوو لە گوندێکی باکووری ئەو وڵاتە کە بەهۆیەوە 22 کەس گیانیان لەدەستدا. ئیمام سەولی سەرکردەی سونەکانی کامیرۆن دەڵێ چەکدارانی بۆکۆ حرام لە نایجیریاوە دێن و ئەو کردەوە قێزەونانە ئەنجام دەدەن. ئێمە بەرین لەو کارانە. کامیرۆن بووەتە نمونەیەکی جوانی ئاشتی بۆ نەیجیریا جەزائیر و مالی چونکە هیچ کات شۆڕشی ئاینیمان نەکردووە. ئێمە پێویستمان بەو جۆرە لە دینداری نییە. ئێمە ئاشتیمان دەوێت. موسڵمان کەس ناکوژێت. سوکاتی بە کەس ناکات. ڕێز لە هەموو ئاینێک دەگرین. ئەگەر شیعە بێت یان کریستیان یان هەر دینێکی دیکە هیچ کێشەیەکمان نییە. سەرکردە شیعەکانی ئێران جیا لە وڵاتانی دراوسەی ئێران دەستیان گەیشتوتە کامیرۆن. شیعەکانی ئەو وڵاتە وەک سەرکردە و ڕابەری ئاینی خۆیان وێنەیان هەڵواسیون. هەدیە بۆمیکۆ مێژونووس و لێکۆڵنەرێکی شیعەیە. پێی وایە لە ئەنجامی لێکۆڵینەوە سونەکان بۆیان دەرکەوتووە کە شیعەکان ئەگەر لە سونەکانی کامیرۆن موسڵمانتر نەبن کەمتر نین. ڕاستە لە هەموو جیهاندا ململانی و ناکۆکی هەیە لە نێوان شیعە و سونەدا بەڵام لە کامێرۆن پەیوەندی نێوان شیعە و سونە خەریکە باشتر دەبێت چونکە سونەکان زۆر لێکۆڵینەوەیان کرد و بۆیان دەرکەوت کە شیعە وەک ئەوان ئیسلامن و بگرە زیاتریش. بۆ بڵاوکردنەوەی ئاشتی و پێکەوە ژیان شیعە و سونەکانی کامیرۆن پێکەوە لە ڕێگەی ڕادیۆی ئەلهوداوە پەیامی خۆیان دەگەیەنە موسڵمانانی وڵاتەکەیان. داوا لەو وڵاتانەش دەکەن کە بەدەست ململانەی شیعە و سونەوە دەناڵێنن چاو لە کامیرۆن بکەن. نەریمان هەورامی کوردستان 24.
بەڕێزان ئەم کاتتان باش دووبارە بەرنامەی پاشتیڤ بەردەوامە لەگەڵتان تەوەری دووەم دووبارە چەندین لاپەیامنێرەکانمان لە شار و شارۆچکەکانی کوردستان وەردەگرین هەروەها تەوەری تەندروستیشمان دەبێت کە تایبەتە بە کاریگەریەکانی ڕۆژوگرتن لەسەر و کەسانەی کە تووشی نەخۆشی دڵبوونە. بەڕێزان لە مانگی ڕەمەزاندا بە خۆتان دەزانێت چەندین کار و چاڵاکی جۆرا و جۆری وەرزشی ئەنجام دەدرێت یانەی ئەسب سواری نێودەوڵەتی لە هەولێر پاڵەوانێتێکی ڕێخست بۆ کەسانەی کە ئارەزووی ئەسب سواری دەکەن و تایدا کەسەکانی یەکەم و دووەم و سێم ئەمڕۆ دیاری کران وەک بینیتان کوردستان 24 ڕووماڵێکی هەبوو لەم بارەیەوە وا بڕیارە لە ڕۆژەکانی داهاتوی مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەو پاڵەوانێتیە بەردەوامی هەبێت. ئێستا ئێمە پێکەوە بابەتێک لەو بارەیەوە دەبینین و دووبارە لەگەڵتان بەردەوام دەبی سەبارەت بە تەوەری تەندروستی کە تایبەتە بە کاریگەریەکانی ڕۆژوگرتن لەسەر کەسانی توشبووی نەخۆشی دڵ ئەویش بە میوانداری دکتۆر هێمن ئەحمەد پسپۆر لە نەخۆشیەکانی هەنا و دڵ لەگەڵماندا بمێنن. یانەی نێودەوڵەتی ئەسب سواری هەولێر بە بەشداری یاریزان پاڵەوانێتێکی تایبەت بە مانگی ڕەمەزانی کردەوە. لە پاڵەوانێتێکە چەندین یاریزانی ئەسب سوار لە خانمان و پیاوان بەشداریان تێدا کردووە. پاڵەوانێتێکەش بە سیستەمی نێودەوڵەتی بەڕێوە دەچێت. ڕێخەرانی ئەم پاڵەوانێتیش ئەنجامدانی ئەم پاڵەوانێتە بە ئەمەدەکاری بۆ پاڵەوانێتێکی نێودەوڵەتی ناو دەبن. ئەم جۆرە بوتوڵانە ئامادەکاریە بۆ بوتوڵاتی داهاتوو کە بەنیازین لە 30 مانگە بوتوڵەیەکی نێودەوڵەتی ئەنجام بدرێ لە هەولێر بە بەشداربوونی چوارچاکی کوردستان لە کوڕ و لە کچانمان. دەمانەوێت ڕۆشنبیری ئەسب و سەقافەتی ئەسب لێرە بڵاوکەینەوە دەمانەوێت هەر بژاردەیەک دروست بکەین هەر بژاردەیەک دروست بکەین بۆ هەر بژاردەی کوردستان یعنی لە داهاتوودا هەر بژاردەی ئەسب سواری کوردستانی شەبێ. لە پاڵەوانێتێکەش کێبڕکەیەکی بەهێز لە نێوان ئەسب سوارە بەشداربووەکان بۆ بەدەستهێنانی پلەکانی پێشەوە دەبیندرا کە سەرجەم یاریزانەکان لەسەر چوار ئاستی جیاواز ڕکابەریان دەکرد. پاڵەوانێتی حەز دەکەم زوو خەڵک یان بیکەن هەتا خەڵک زوو زیاتر ڕووی تێکە پاڵەوانمان زیاتر هەبی خەڵکمان زیاتر هەبی کە بەشداریان کردبی لەو پاڵەواتنە. هەمومانجی مسابقەمانەیە هەمومانجی یارمەتی ینی لەگەڵ کاپتن مامۆستایەکەمان زە خۆمان ماندی دەکەین خۆمان حەز دەکەین لەو یانانە. بڕیارە تا کۆتا هەفتەی مانگی ڕەمەزان پاڵەوانێتێکە بەردەوامی هەبێت و هەفتەی داهاتووش پاڵەوانێتێکی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی ئەسب سوارە کوردەکان و عەرەبەکان بەڕێوە بچێت. دەرباز ئەحمەد کوردستان 24 هەولێر. بەڕێزان دووبارە ئەم کاتتان باش لە بەرنامەی پاشتیڤ بە شوێکی ڕاستەوخۆ بەردەوامی لەگەڵتان و تەوەری تەندروستیمان کە تایبەتە بە کاریگەری ڕۆژوگرتن لەسەر و کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە ئەوش بە میوانداری دکتۆر هێمن ئەحمەد پسپۆر لە نەخۆشەکانی هەنا و دڵ. دکتۆر زۆر بەخێر بێ. دکتۆر دەتوانین بڵێن نەخۆشی دڵ بۆ سەر چەند جۆردا بەش دەکرێت یاخود چۆن پۆڵین دەکرێتن؟ بەڵێ تەبان دڵ پێکاتوە لە بۆڕیەکانی خین لە ئازەڵەکانی لە سەمامەکانی وەروەها ئەلکتریکەڵ واتە کارۆبائیاتین. تەوان ئەوانەی نەخۆشی بۆڕیەکانی خوێن واتە ئەوانەی کە خین لە بۆ دڵیان ناچی لە بۆ ئازەڵی دڵیان ناچی ئەویش پۆلین دەکرێن ئایا لە بۆ ئەوانەی کە پێی دەرێن دەبحە سەدرریە واتە دەبحەی ئەویش ثابتەمان هەیە غێر ثابتەمان هەیە مستەقیڕە غێر مستەقرمان هەیە وەروە ئەوانەی جەڵتەی دڵیش دوونەوە ئەمان هەیە ئەوانەی کە کۆمپلیتلی ئۆبسترەکشن واتە بە تەواوی دەگیرێن ئەوانە پێی دەڵێن ستێمی و هەروەها ئەوانەی کە لە 1970یان لە 1975 بەسەرەوە دەگیرێن پێی دەڵێن نەن ستێمی. وهروەها نەخۆشیەکانی عەزەڵاتی دڵمان هەیە ئەویش کە زۆربەی زۆریان کە عەزەڵاتی دڵی ئایا ڤایرەڵ لێ دەداوەتە ڤایرەڵ مایۆکاردایتیسیان ئەوتە خوێن لە بۆی ناچی کە زۆربەی زۆریان وانە ئەوانەی کە جەڵتەی دڵی لێیاندا پاشی جەڵتەی دڵی ئەگەر عیلاجی بە مەزبوطی وەرنەگرن تووشی سستبوونی عەزەڵاتەکانی دڵی دەبن ئەویش پێی دەرێن عەجزی قەلب. عەجزی قەلبیش واتە
دڵ ناتوانێت ئەو ئۆکسسیجینەی دابین بکە کە بۆ کەسێکی نۆرمال پێویستە لە وەختی ئیشکردن و ڕۆیشتن و ئیشکردنی ینی ڕۆیشتن و ئیشکردن و ئەو شتانی ڕۆژانەی وە سێمینیش ئەوانەی کە سەماماتەوەتە ئەوانەی کە سەمامە و شتیوایان یان تەسک دەبتەوە یان بەرین دەبیتن ئەویش بە جوێرەی تەبعاً نەخۆشیە هەندێکیان هەیە بەکتریا تووشی بەکتریای دەبن پاشی تەسک دەبنەوە یان بەرین دەبن یان هەندیشان لەبەر زۆر هۆکاری ترن خاستن ئەوانەی کە نەخۆشی ڕۆماتیزم و ئەو شتانیان هەبێتن وارەوها مەشاکلی کەهروبائیاتیش هەیە ئەویشیان پۆلین دەکرێت لە بۆ زۆر زۆری دکتۆر ئەو جۆرانەی کە باس کرد جۆرەکانی نەخۆشی دڵ کامانان ئەوانن دەتوانن کە بە ڕۆژوو بن و کامانان ئەوانەی کە ناتوانن بە ڕۆژ بن یەکیان لەوانە ئەوانەی نەخۆشی بۆڕی خین واتە ئەوانەی کە پێی دەڵێن دەبحەی سەدری یان جەڵتە تەوان ئەوانەی کە دەبحەی مستەقریان هەیە واتە نەخۆشەکە دەتوانێت ماوەیەکی باش بڕواتن یان ڕێزە بکاتن بەبێ ئەوەی سینگی وێشیتن بەس ئەوانە بە عیلاج سینگیان نایەش ئەگەر عیلاج وەرنەگرن تەڵان سینگیان دێشیتن ئەوانە دەتوانن بە ڕۆژی بن بەس بە شەرتێک پێشی مانجی ڕەمەزان دەبێ سەردانی دکتۆری بکاتن عیلاجەکانی لە بۆ تەرتیب بکاتەوە ئەو عیلاج زۆربەی ئەو عیلاجانەی کە سێجەم وەردەگری بۆیان پۆلین بکاتن لە بۆ ئەو عیلاجانەیە کە یەک جەم بیخواتن یان دوو جەم بیخواتن ئەوەیان یەک دوو ذەبحەی غێر مستەقرە وارەوەها جەڵتەی دڵ کە ئەوانیش نەنستێمی و ستێمیە ئەوانە ناتوانن بەڕۆژی من تەبعاً ئیلا دەبێ عیلاجێکی باش بکرێن ئەوجا ئایا بە دەرمان کە ئەوانەی لۆ تێمی سکۆریان هەیە ئەمە چەند پۆلینەکمان هەیە لە بۆوانە یان ئەوانەی کە قەستەڕەی دەکەن پاشی قەستەڕەی دەتوانن بەڕۆژی بن ئەوانەی کە سینگیان نایشی واتە مستەقر دەبن بەس لەسەر عیلاجی دەبن عیلاجی خۆیان مستەمر وەردەگرن عیلاجەکانی شەمپۆلین دەکرێت لە بۆ ئەوانەی کە با بڵێن ئەوانەی کە ڕۆژانە سێجەم وەردەگری دایانکەینە دووجەم یان یەکجەمیان ئەوە بەنسبەت بۆ ڕێەکانی خوێن ئەوانەی کە عەجزی قەلبیشیان هەیە ئەمە تەوان سکۆرمان هەیە پێ دەڵێن ینی بە گوێرەی ئەو نەخۆشەی کە چەند دەتوانی ئیش بکاتن تەنگە نەفەس دەبی واتە چونکە عەجزی قەلب یانی چ واتە سستبوونی عەزەڵاتەکانی دڵی دڵ ناتوانێت ئۆکسسیجینی کافی بداتە هەمووی جسمی ینی کە لە بۆ ئەو ئینسانانەی کە با بڵێن نۆرمەلی ئیشی خۆیان دەکەن لەگەیانی نۆرمەڵی کە ئیشی خۆیان دەکەن ئۆکسسیجینی ناتوانانی بداتە هەموو جسمی فلەو حالەتی ئەویش طبعاً مایلد مۆدرێت سڤیرت هەیە واتە ئەوانەی کە ئاست کەمیان هەیە ئەسماوەندی و ئاستی زۆریان هەیە کە ینی عەجزی قەلبەکەیان ئەوانەی کە مایلدن ئەتیادی دەتوانن بە ڕۆژی بن بەس بەمەرجێک دەبێ عیلاجەکانیان تەرتیب بکرێتەوە و ئەوانەی وەکو پێم گوتی کە سێجەم بخڕی لەویان دەکرێتە دووجەم بەس ئەوانەی کە ئاست مام ناوەند و ئاستی بەرز واتە مۆدرێت سڤیر ئەوان لەبەر ئەوەی عیلاج و شتیان ئەو عیلاجانیان دەدرێتێک کە دایورەتیکی پێدەرێن واتە ئەوانەی کە میزی زۆر پێ دەکەن پێویستیان بە ئاو خواردنەوە و شتی وا زیاتر هەیە خاصەتەن لە مانجی هاوین چونکە ئێستا ڕۆژە گرتن لە خۆمان دەزانین ینی بینی پارشی و ینی ئێوارەکەی زۆرە فلەو حالەتەی ئەوانە ناتوانن بە ڕۆژی بن بەڵێ دکتۆر ئەوانەی کە دەتوانن بە ڕۆژوو بن وە خۆت ئاماژەت پێ کرد لە مانگی ڕەمەزاندا خواردنیان چۆن بێت یاخود با بڵێن لە کاتی ڕۆژوشکاندن تاوەکو کاتی پاشێ و ینی خواردنیان بە شێوازێک بێتوە چی بخۆن بەڵێ تەبان ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە واتە ئەوانەی بۆ نەخۆشی بۆ ڕێکانیان ئەزی قەلبیان هەیە ئەوانەی کە دەتوانن بە ڕۆژی بن مهمترین شت عیلاجەکانی تیانە عیلاجەکانی خۆیان لەسەری مستەمر دەبن بەس عیلاجەکانیان دەبێت سەردانی دکتۆرەکانیان بکەن لە بۆیان بکەنە دوو جەمیان یەکجەمی ئەوە زۆر مهمە کە خواردنی وەکو خواردنی پارێز دەخۆن وەکو ئەوانەی کە با بڵێن ئەو شتانەی کە گۆشتی سۆری تێدابی چەوراتی و شتیوای زۆر تێدابی ناتوانن بخۆن تەوان لە کاتی خواردن و شتیواش زەیتی بەکاربێنن و محاولە بکەن ئاوێکی زۆریش بخۆن ئەویش لە بۆیان زۆر بەسوودە تەمان خێو شتیواش کەم دەکەنەوە لە خواردن شتەکانی دکتۆر پێشەوەی تووشی ئەم نەخۆشیە بکەین ئێمە چۆن خۆمان لە نەخۆشی دڵ بپارێزین بۆ ئەوەی تووشی ئەم نەخۆشیە نەبین چی بکەین باشە نەخۆشی دڵ زۆربەی عولەمایەکان ئێستا کە دڵی نەخۆشی دڵ لە گەنجی دەست پێ دەکاتن واتە لە بیستەکان هەندێک دەڵێن لە پەلیانی لە 20 ساڵی هەندێک لە 15 ساڵی دەست پێ دەکاتن بەس وەختی دەوێت بە تەراکم یانی بە تەدریجی
ینی ئەوانەی کە بابێن ئەثیرۆسکلۆرۆسی پێ دەڵێن ئەوانەی بۆڕیەکانی خینیان کە تەسک دەبیتەوە تەبعاً زوو دەست پێ دەکاتن بەس بە تەدریجی دەست پێ دەکاتن بەلەو سەرێ فاتوی لە بۆ خۆپاراستن لە بۆ ئەو نەخۆشانە تەبعاً تو دەبێ هەر لە عمرێکی زووەوە مهمترین شت ئەوەیە کە خواردنێکی تەندروستت هەبی واتە گۆشتی حیوانات و شتیوا گۆشتی سوور زۆر کەم بکەیەوە گۆشتی سپی بەکاربیێنی زۆر چاکرا واروەها دوهونیات واتە چەوری وشتیواش زۆر کەم بکەیەوە تەوان گۆشتی ماسی وشتیواش زۆر چاکترە ئەوانە کەنەوە چەوریەک بڵند دەکەن کە پێی دەرێن HDL پێچەوانەی ئەو ینی چەوریە زیان بەخشانە ئیش دەکاتن کەوا تووشی نەخۆشی دڵی دەکاتن ئەوە یان یەک دووەم شت ئەوەی زۆر مهم بیکە ئێستا هەموو ئینسانێک دەتوانی وازی لێبینتن جگەرە کێشانە جگەرە کێشان ئێستا کە تقریبان هاتیتە ینی زۆر پێش لە بۆ ئەوانەیە لە بۆ ڕیسک فاکتەرەکان واتە ئەوە هۆکارانەی کە دەبنە هۆی نەخۆشی دڵی طبعا جگەرە کێشان زۆر ینی جگەرە نەکێشان زۆر سوودی هەیە لە بۆ دڵی وەجگەرە کێشان وا دەکاتن ئەو چەوریە زیان بەخشانە زووتر بینیشیتن لە دەمارەکان ینی لە بۆڕیەکانی خوێن و زووتر تەسک بیتەوە ئەم نەخۆشە تووشی نەخۆشی دڵی بی وەسەیەم لە هەمووی مهمتر وەسەیەمینیان ڕاضەکردنە وەرزشکردن بەداخۆی ئێستا کەمە زۆر بمان بەسدا دەنیشتین سیارەیە و هەر لە منداڵیش ئەوانە زۆر بەیان لە دیار تەلەڤیزۆن و ئەتاری و شتیوا دادەنیشن تەنها دانیشتنە ڕاضە و شتیوان نیە ئەوەشیان زۆر خراپە تەمام ڕۆژانە 25 حتا نیو ساعات ڕاضەی سەریعەت هەبیتن زۆر باشە تەوان زۆر دەتپارێزیتن لە نەخۆشی دڵی وە چارەمون پێنجەمیش ئەوەیە کە ئەوانەی کە سوکەریان هەبیتن بتوانن سوکەریەکەیان کۆنتترۆل بکەن و ئەوانەی زەختیان هەبی بتوانن زەختیان کۆنتترۆل بکەن وە خۆیان بە دوور بگرن لە ئەوانی کە سایکۆلۆجیکەڵ سترێس و ئەو شتانە ئەوانش تەوان دەپارێزرێن لەو نەخۆشیان. دکتۆر ئێستا دەبینین ینی زۆر جار یاخود دەبیستین دەڵێن گەنجێک لە ناکاوە جەڵتەی دڵی لێداوە و بەهۆیەوە مردووە. ئەمە هۆکارەکەی بۆ چی دەگەڕێتەوە بەتایبەت لە هەرمی کوردستان ئێستا ئەو ڕێژەیە زۆر بووە پێم بێت ڕەنگە تۆش زانیاری هەبێت لەو بارەیە. تاوان زۆربەی ئەو گەنجانەی کە جەڵتەی دڵی لەیان دەداتن ئەوانن ینی کە بەخۆیان ئایلیان واتە جێنێتیک ینی نەخۆشی دڵیان هەیە دا وراثەیە زیاتر ینی داکیان یان بابیان خۆشکەکانیان هەیتیان یان ئەوانە کە وراثیان چەوراتی لە جسمیان زۆرە ینی کۆلیسترۆل یان ترایگلیسراید ینی بە تایبەتی کۆلیسترۆل ئەوانە لە جسمیان زۆرە وا دەکەن کە زووتر بینیشیتن و زووتر بۆڕیەکانی تەسک بیتەوە زووتر تووشی نەخۆشی جەڵتەی دڵی بن. دکتۆر باسی چەوراتیت کرد لە شی مرۆڤ چەوراتی هەیە لەگەڵ خوێنەوە هەیە ئەوەی ژێر پێستی پێ دەڵێن ینی جیاوازیان چیەوە ینی مەترسیان تا چەند لە نێوان ئەو دووە جیاواز چەوراتی زۆرنەوە چەوراتیت هەیە یەکیان لەوانە چەوراتی بنپیستەکە پێی دەرێن ترایگلیسراید ئەویان تەسیر لە دڵ دەکاتن بەس بەو دەرەجەی ئەوەی نییە کە ناو خوێن بیتن وە چەوراتی ناو خوێنیشمان هەیە ئەویش تەبعاً نەوەی هەیە خراپترینیان LDL واتە چەوری بچووک لۆ دێنسیتی لاپۆپرۆتین و ئینتەرمیدیت دێنسیتی لاپۆپرۆتینیشمان هەیە ئەوەشیان لە بۆ دڵی خراپەوە ڤێری لۆ دێنسیتی لاپۆپرۆتینیشمانەیە ئەویشیان خراپە لە بۆ دڵی بەڵام چەورێکیان چاکە کە زیاتر لە ڕوونی ماسی هەیە و ئەوانەی کە ڕاضە و شتیواش دەکەن ئەوانیان زیادە کە پێی دەرن های دێنسیتی لاپۆپرۆتین ئەویان عەکسی چەوریەکانی تکە ئیش دەکات چەوری خراپ دەباتن لە جەرگ یعنی دەیسوڵێنیتن و لە ناوی دەباتن تەمان ئەو HDL-یان زۆر باشە بەس ئەوانی دیکەیان بە ئەم هەمیان خراپە. دکتۆر تۆ زۆر جەختە لەسەر گۆشتی ماسی کردەوە ڕەنگە ئێستا خەڵکێک زیاتر لە جاران گۆشتی ماسیش بخوات بەڵام دەبینی هەندێک لەو ماسیانە ماسی مجەمەدن یاخود ئەو ماسیانن کە لە با بڵێن لە کێلگەکان گەورە دەکرێن ینی هیچ جیاوازیانەیە لەگەڵ ماسیەکانی دیکە طبعاً جیاوازیان هەیە ماسی بە ئەم هەموو ماسیەک چاکە بەس طبعاً ماسی ڕووبار و ئەو شتانەمی زۆر باشترە لە ماسی ئەوەی کە مجەمەد بیتن یان لە چێلگەکان بە چەوراتی و شتیوا گەورە بکرێت. بەڵێ دکتۆر ئەو خواردنانە چین کە ماسوولکەکانی دڵ بەهێز دەکەن خۆ هیچ خواردنێک نییە جگە لە ماسیەوەی کە باسمان کردانی طبعاً خواردنی تەندروستە یعنی هیچ خواردنێک نییە کە ماسوولکەی دڵی بەهێز بکاتن بەس ئەتوانم من پرسیارەکەت ڕاست دەکەمەوە کە بڵێ ئەو خواردنانە چین کە دەتپارێزی لە نەخۆشی دڵ طبعاً مهمترین شتیان ئەوانەیە گۆشتی سوور واتە پۆلی ئەنساتورێتد فاتی ئەسید ئەوانە نەخورێتن ئەوەندەی دوورکەویەوە چاکترە لەوانە طبعاً ئەوەندەی بتوانین میوە و شتی میوە و سەبزەوات و شتیوا بخۆ ینی زیاتر هەموو تەوەجوهت ینی ڕوت لە میوە و شتیوا بیتن نەک گۆشت و شتیوا بەس لە هەمووشیان مهمتر
ڕاضەکردنە بە سەڵاحەتەم ڕاضە و شتیوە ئەوانە شوا دەکاتن کە لە نەخۆشی دڵی زۆر 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 بە دوورت بخوت بتپارێزی و یەکەچیان لە دیاردا هەرە ینی خراپەکانیش جگەرە کێشانە جگەرە کێشان ئێستاکە زۆر 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 لە ڕسک فاکتەرەکان هاتە پێش. دکتۆر ئەی نەخۆشی سستی ینی کەسانێک هەنگ نەخۆشی سستی دڵیان هەیە ئەمە هیچ جیاوازێکی هەیە لەگەڵەوەی کە پێشتر باسمان کرد؟ بەڵێ سستی دڵ تەبعاان وەکو پێم گوتی پێی دەڵێن کە لە ناو خۆمان بە ئام وا مەشهورەکە پێی دەڵێن عەجزی قەلب عەجزی قەلبیش تەبعاان دەرەجەت هەیە وەکو پێم گوتی ئاس نزمت هەیە مام ناوەندیت هەیە ئاس بەرزت هەیەواتە مایڵد مۆدەرە سیڤیرت هەیە هەمە سکۆڕێکمانەیە پێی دەرێن نیها سکۆر ئەوە بەگوێرەوی ئەمە دەتوانین ئەوە بکەین ینی پۆلینی بکەین سستی عەزەڵاتەکانی دڵ وەکو پێم گوتی دڵ ناتوانێت ئەو ئۆکسجینە کافی بداتە جسمی ینی ئینسانێکی نۆرمەڵ کە با بڵێن کە لۆ خۆی ئەکتیڤیتی هەیە ینی با بڵێن ئەکتیڤیتی و ڕۆیشتن و ئەو شتانەی هەیە ئەو ئۆکسجینەی ناتوانانی بدات ینی خینی کەمتر دەردەداتن فەو ئینسانە چی بەسەر دێتن ئەو ئینسانە لە کاتی کە ئەو شتێ بوو کە پێی دەرێن فۆروەرد فەیلەر و باکوەرد فەیلەری پێ دەرم فۆروەرد واتە ئەو ئینسانەی کە بتوانانی چارێگە گیانی و سەعات بڕواتن و ڕاضی بکاتن و غارداتن لەو حالەتەی ناتوانانی احتیمالی هەیە دەقەیان چارێگەک زیاتر ناتوانانی و بێتاقەت دەبیتن و باکوەرد سیمتۆمیشمان هەیە باکوەرد سیمتۆم ئەوانە کە ئەوانە کە دیانەی کە زەختی لای پاشەوایان زیاد دەبیتن ئەوانش چییە ئەوانە کە ئاو لە ناو ئەو بۆڕی خینانە دەردێنی زیاد دەبیتن کەوا خوێن لە بۆ دڵی دەبنەوە ئەوە کەش دەردەچی لە سنگت خڕدەبتەوە تەوان لەو حالەتەی نەخۆشەکە تووشی تەنگە نەفەسی دەبیتن لە ڕۆیشتنەکی کەم ئەوجە بەگوێری عەجزی قەلبەکەی عەجزی قەلبیش تەوان لە زۆر شتی دێتن زۆربەی زۆریان لەوانە دێتن کە عمریان گەورەیە لەوانە دێتن کە نەخۆشی بۆڕیەکانی دڵیان هەیە وەکو پێم گوتی ئەوانەی جەڵتەی دڵیان تەبحی غێر مستەقریان هەیە زیاتر لەوانە دێتن یانیش لەو نەخۆشانە دێتن کە زۆر نەخۆشی هەیە گەنجە ڤایرۆس لە ماسوولکەکانی لە عەزەڵەکانی دڵی دەداتن ئەوانش تووشی عەجزی قەلبیان دەکات و زۆر شتیت کەشێ ئەوانەی کە حملیشیان هەیە زۆر زار پاشی حملی ژنوشتی و تووشینەوە نەخۆشیێک دەبن کە پێی دەڵێن پۆستپارتەم کاردیۆمایۆپاتی ئەوانیش عەزەڵەکانی دڵیان تەبعاان سست دەبیتن و زۆر نەخۆشیت کەش لەوانە کە زەختیش تووشت دەکاتن و هەروەها ئەو نەخۆشیانەی کە سەمامەکانی ئەوانی کە سەمامەکانی دڵیشیان تەواو نیە ئەوانیش تووشی عەجزی قەلبی دەکاتن. دکتۆر دوا پرسیارم زۆرجار دەبینین لە مانگی ڕەمەزان ینی خەڵکێکی زۆر ڕوو لەو شوێنانە دەکەن ئەوانەی کە گۆشت دادەنرێت و گۆشتی برژاو دەخۆن بە هەموو جۆرەکانی هەندێک جاریش دەبینین ئەو ڕۆنە پیسەی کە هەیە زۆرجار ڕەش بووتەوە ئەمە تا چەند کاریگەری لەسەر گەنج هەیە بۆ ئەوەی یان بڵین خۆی لێ دوور کاتەوە بۆ ئەوەی تووشی ئەو نەخۆشیانە بێ نەخۆشی دڵ تەبعاەوە پێم گوتی ینی نەخۆشی دڵی نەخۆشی بۆڕێکانی خوێنی لە عمری گەنجی دەست پێ دەکاتن بەس دائیم بە مروری زەمن تەراکم دەکاتن حتا لە عمرێکی ینی گەورەتر ئاعرازەکانی لێ بە دیار دەکەوێتن بە باشترین شت ینی نەسیحەتم لە بۆ ئەو گەنجانە ئەوەیە کە لەو چەوراتی و گۆشت و ئەو شتانە دوورکەونەوە چاکرە زیاتر بڕۆن بەو لای میوە و شتیوە تەڵان زۆر زۆر چاکە میوە و سەبزەوات و شتیوە وارەوەها ڕاضە و شتیواشیان هەبی زۆر زۆر باشترە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر هێمن ئەحمەد پسپۆر لە نەخۆشەکانی هەناو دڵ کە لە ماوەی ڕابردووە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ ڕێنماییەکانت بۆ شیکردنەوەکان سپاس. بەڕێبەرزان وا دیارە کە پەیامنێرانمان لە دهۆک هەروەها لە دیاربەکرەوە بە شوەیەکی ڕاستەخۆ لەگەڵماندا دەبێن سەدق ئەرن پێم وابێت لە سەرەتادا لە دیاربەکرەوە لەگەڵمدا دەبێت سەدق ئەفدەمێتە باش و ڕەمەزانەتەژی پیرۆز بە مەها ڕەمەزانێ دەدەمێکی دەک و شەڕ و پەفچوون ناوچەی هەند ژە ناوچەیەن باکووری کوردستانی هەنە گەلۆ لە دیاربەکرێ چاڵاکیên ئۆلی di meha Remezanê li Diyarbekirê çawan birêve diçe? Dema tew bînerên Kurdistan 24 û Remezana pîroz li we hemiye jî pîroz ve li alema İslamê pîroz ve hêvîdarim bi hêviyî û dilxweşî em bêjin her kes van rojan derbas bike li Diyarbekir wek te jî got li aliyekî jiyana rojane yanî di nav da ayîn û hemû çalakiyên rojane hene ji aliyê din de jî mixabin ew gefa
گف و مترسیین جبر پفچونین لباکوری کردستان براستی لهر شونکی که ام بیجن هر بحثی که ود به باندورا خو نشان داده ما براستی چند جین شونین که ام بیجن لی آین تین کرن و فتار تین وکرن ام گریان از دخوازم هن چافدریین دیار بکری بوارا پارو بکم پروفیل که نو من گلک راپوران لسر ماه رمضان چکریه لسر شیوان پاشیوان چکریه لی دیار بکر جن زارو او گنج و کال تف به هفرا لچادرین که ام بیجنج بو آلیکاری هاتنه دانین لوان در فتاره خواه دکن براستیش بو ولاتا کی اف دیمان بخوا جی دلنیگاریه یکو ام بیجم مالبات بخور را دبن درفت تونه کل مال خوارن چه بکنو بخون دچن لشون نوسا خوارن دخون جالی شارداریه او هن خیرخوازم وال دیار بکر جی تقریبا 6-7 چادر هاتنه راست کرن دوان چادر اندازی هر یک جوانداج هزاری زیده تر امکارم بیجم ولاتی خوارن خود دخون اف کولانا که از لسرم کولانا که هری گرسه یا دیار بکریه براستی هر سال در رمضان دا اف کولان جی گلک شینو شاهی بو لی ای سال جبر تقریبا دما کو ساعت و یک دوز دونیو یک دف لید ده چو کسک لور نامینه پشتی و ساعته و ها والد و بچک مخواست از وی دیمنیج نشان دم جبر کل دیار بکر اف جی هری قلبارک جی هری گرسه که ام بیجن جماور لی دمینن و وقتا خود بورینن گشت و رونشتن و صحبتان لی دکن او جیه نها ولاتیه کی لگل مدرباس و اوجی باور هم بر مال واده چه امکارم ببیجن لباکور بگشتی رمضان با آینا خو بشیف و پاشیف و ام بیجن وان سفرین گشتی در باست و لیش آلی دنداجی دیمن دلنیگاری جی جبر شر و پفچونین لناو باجر این باکور کردستان جی دلنیگاری پیدا دکه به وی رنگی لباکور گر پرسیار هبه هم دکارم برسی بتن. بله صدق از دخوازم یعنی او شرو پفچونین که هبونه یعنی کاریگری لسر چالاکین اولی کرنه ددم که دم دبینن حال استانبول چالاکین اولی بشوک برفره برای وقت چونو هفکار ما دگل ما بون یعنی ما دیمن دیدن که چالاکین برفره برای وقت چون چما یعنی ما چالاکین حال باکور کردستان نبینه براستی جین لباکور به تایبت او د میتینگ 5 حزیران د پشتی کو د میتینگا هدف دا لقاده استاسیون بمب تقیه ایدی براستی هر مروفکی دما کو چجیه کی گرسه یا جی مروف بیشن گرسه کی لجیه کی دجوه هر کس ویتر بحث ویتر سو ماترسیه کو گلو اف جارجی تقینه کی پیکوره او ماترسیه یا جی عالیه دنداجی دلووا مروف نزانه کل کی دره وی پفچون چه به چه وقتی لکدره آراستی دما ام دبرس سیارین زرپوشی دا یانجی بارگاه که دا درباست بن ام بخوشی دترسن یعنی ام دبین گلو دوه که دو وی وقتی دا ارشکی لورجی پیک ورش برکو اف سیارین بومبا بارکری دناف باجران دا برانبر بارگاهان تین تقاندن جعالی دن دا دناف کولانان دا پفچون چه دبن دناف باجار تمامی هاتن تیک برن یعنی تشتکی که نیک ام بیجن اوجی نابه نینه لباکور دشه که هر تشت ببه جبر ویج یکیج یعنی با آوی نینیج با آوی پفچونان دبه که هر تشت ببه لجیه که هر مترسیه کی روا و ام بیجن نورمال بدیتن جی براستی ترسا هری مازن او کو مروف هر تم خود بن گفه ده هست کن صدق اگر یعنی روشا اولکاری وهابه روشا بازاری چوانه یعنی جولای بازاری دکاندار بازاری وان گرمه آن نه یعنی به امبیشن به برو واژی رمضان دنها جولای بازاری لباکوری کردستان چواه دلوان براستی دمال بازارشی دگرن لگور سال بره بهایا زبزه میوه
و بتایبەت شیرانی وان لەگۆر ساڵێن بەرێ یا زێدە نەبوونە یانجی کێمترن یعنی ئەم دکارم بێژن دەوێ ڕەمەزانێدا لە باکوور ئەم بێژن پلای یانجی بەهاییە تو خواردن و ئەم بێژن ئەو پێدەڤین سەر سفرەیە زێدە نەبوونە لێ لەگەل ویژی ji ber şer û pevçûnan wek mînak em karin ji Diyarbekir behs bikin bazirganiya Diyarbekir navenda wê Sûr bû navçeya Sûrê bû li Sûrê tenê 38 otel hatin girtin ku ji wan em bêjin du ji wan 5 stêrk bûn çar jî 4 stêrk bûn 38 otel li wê derê hatibûn girtin bi tevayî 3600 kargeh li wê re derê hatibû girtin دیسا ji 12,000 zêdetir tespîtkirî welatî bêkar mabûn evanê hanek kêmtirîn şeş me tu dohatiyeka wan tunebû li mala mêvan diman heta malê wan tunebûn niha jî ji ew navçeyên ku kavil bûne gelek welatî li van derdoran jî belav bûne elbette hin ji wan vegeriyan lê em karin bibêjin beşeke mezin dîsa li Bakurê Kurdistanê bajar û bajarokên Bakurê Kurdistanê wek mêvan an jî li wan dera mal kirêkirine lê bi derfetên gelek biçûk dijî ji ber wî jî em dikarin bêjin hêz û derfetê wanê kirîn û standinê wan tiştan erzan wan tiştên erzan mane jî bibin ser sifra xwe gelek kême lê elbette li her wek her civakî di nav vê civakê de sifreyên geş jî hene malê ku dikarin wan derfeta em bêjin bi cih bînin jî hene lê em karin bibêjin îsal li gor salên borî bi taybet ji ber van şer û aloziyan karîgerî li ser sofraya bi xwe çêbiye li ser xwarin û vexwarinê bi xwe jî çêbiye. صدق بهڤیاوەیەکێ ku di rojên dahatî de em telcihên qerebalixtir li mizgefta li bazarî herwiha culaya bazarî bihêztir bibe em li wir tevbînin ev di demekê de ku cejin nizîk dibe gelek spas ji bo te Sidiq ji Diyarbekê em ê biçin beref Duhokê Alan Husên bawek zindî îro ne di nava bajêr de belkû li malekî an ku di nava malbatekê da digelme de Alan ev demê te baş û dema wê malbatê jî baş yanî eger tu wê yekê ji wan bipirsî ev remezana niha hey bi cudayî digel yani em bêjin ku bi berawir digel remezanên din hiç ciyawazî hebûye di demekê de ku rewşa aborî û herwaya siyasî Herêma Kurdistanê yanî ne di rewşek baş de ye. بله افدام باش که دلوان افریقا نه اصل بازاری و نه چجهن گشتی در کتیم بلکو از نوا خزانه که ما و کو تدبینی کو از سر سفروار نشتی ما سفره که هر جوان و زادن بجین برکتی آماده کردن ام شو برسین که رمضان و چاد بوریتن ام دست بیب کنش آفرتانش برکو او آفرتا کو افریقا سفره بجین برهف کری برای اگر تو ما بحث بکی اف سفرات برهف کری چه خارن تشکرینه از بچه بخیرات نهواتیم دست خوشیل هواتیم و رمضان همی بسرمان پیروز بیتن انشالله رمضان که خوشه و گله که خوش روایت شدن خارن جیب خود اما همی خانه و باجان و گنگیرن و پتاتن و ماسینه و پیربینا قلاندیه و کردوریه و یه جمع اوه ما چت کردیم. یعنی زیادتر اف خارنت تشکیلیم بیشتر خارنت کردواری نکنگر و پرپینه تبحثی کرد. لی سفرات داو کی تبرهف کردین ماسی جاز بارم صبح افطاره اف خزانه خردب آب افطار آخی کردن. بله خود ماسی بچک یا پاترش کن و بچک تامخوی و دیه بنده کتنی بن. بله. بله ام بچینه دف خالت اگر بما بیجی روزانه رمضان هین وکو آفرد چه خورنا هین پتر برهفت کن بو خزانت خو بله دست بکی بخیران نهوت کن بو برین افکا شو حاضر بین ملامه خود خورن همو چه روزیه کن بینه هکه هر خورنا که حاضر کن پترین مین تاوری زعید بیتن بس با پتر حاش مکی ترشکوی پر خودش تید کردواری از بیج مکی چکن پتر ده نخورن پتر ده سالبن هکه هر کی دوکیات کنه نخوان به آوا شربت آوا ماست شتوسا زات الخورنه تا برهف کرد مالا پتر حاش چه خورند کن چه خورن پتر تخازن تو آماده کی بوانا خود هاش همی خورنات کن یعنی دیدم زحمانی نبخورنه اما چه خورنات دن نبرد
ڕزینە. سپاس بتان بچینە دەفمەوەمە ئەگەر ئەو ژمە بیشتن ڕەمەزان ئافساڵای گەر ئەم بەراوردکەین گەر ڕەمەزانی چووی بدیتنەوەتە چۆوە؟ خدای ئەسعولی بخێرە ناوەتیم از جشن رمضان الهمی بسرمانه پیروزیم تایبەتی هەمی پێشمەرگێت قەهرەمان و سەر و بۆرزانی و وەکی رمضان جی وێگوێت چه رمضانت دینینە ما وێگوێ بەتۆڵین خرد دخۆنیەوە بەر سپلێتەوە بەرەدیۆ ما داخل درین کردن ما گۆ درین کردن ما چلی برد کرد و ئەمی بروژی وێگوێ الحەمدولیلا چه زەحمەتە دینینە رمضانە بژین ماها ڕەمەزانێدا ئەف خۆرنێتنە بەرهەفکردن خۆرنێت وی سەردەمی بووتە خوشترن یان خۆرنێت بەرێ ناوڵا خۆرنێت بەرێ خۆشتر بین خۆرنێت بەرێکە شاڵ و بۆ نایدە دەمخوا پێگیریت هەستکە ده ڕۆژە چ ناهۆڕ بەڵێ ئەم بچنە دەفمەوەی مەژی ئەگەر تومە بەحسکەی بژین ئەف وەزعێنێکە کوردستان تدا ئەڤێ قەیرانەداری کارتێکرد نەکرد بژین vê ڕەمەزانێ کریە و ئەف ڕەمەزانە بژین فەرق بیت ڕەمەزانێندی بشكل بخير هضنا هوات كاين بالي حتى حدا كي كورتك انك كري بس بنا جالك وصا يعني بيجين تو چند دیگه بینی رمضان بهن خوشتر بن شوي كدي بنا بريفا برن ان شاء الله انا هي خدای رمضان بهتون خوشتر بيتن و بالفريتر بيتن و فتره امنوي هبيتن و افشق وشقلنا ما خلاص بيتن و اف خورنت تنا آماده کردن تو تخوازی بجین روزانه چه خورن تو حاجت که چه خورن بوتا خوش روزانه بوتا بتا برهف کردن خدای هم چه بید بو مخاد درسته نسبت خورن هذه زحمت نیمه اما چه نوع خورن هبید درسته بله سپاس بوده بله کاک دلوان و کتا دیدی که هم دیکل ناوا و خزانی نو اواجی دست پاشی واخو گری از دادرم وقت وانه گرین چون که نزدیک ادم بانگی و او جفتارا خوب کن و هم بگرین استودیوی سپاس آلان حسین نوچگان مکو جدو که دیگر ما بوی هر وها سپاس بوی مالبات کوت الجمعان بی و هر واسه گلک سپاس بوی صدق ایران نوچگان ما جدیار بکری که هند گل ما بون دو شبین آنکو دروژن دهاتی دامید گلوا بردام بر برزان وک دوینه آماجمان پیکرد برگی ورزشی روزانه باشیک دبیت لبرنامه پاشیف راهنر دانا جمعه به بردوامی روزانه رنماییتان دادات لباری چونیتی یاری کردن یا خود راهنان ورزشکان لکاتی مانگی رمضان دا برگی امشو تایبه دبیت بوی که اوانی که کیشیان زیاده چون بتوانن لمانگی رمضان دا لشو لاریان ریک بخن هر وها رنمایی تایبتی لسر چونیتی مەلەوانی کردن هەروەها یاریکردنەکانی دیکەی ئاسنین هەروەها ڕاکردن پێکەوە دەیبینین و دواتر بەرنامەی پاشی بەردەوام دەبێت لەگەڵ سڵاو خۆشەویستان هاتنۆ بەرگە وەرشی ئەم ڕۆژمان کەوا بڵێن یاری ئەمڕۆمانە ناو مانگی ڕەمەزان کە چۆن یاریەکان ئەنجام دەدەم و لە هەمان کاتدا من ئەمڕۆ لە دوای ڕاکردنەکەم لە دوای ڕۆیشتن لەسەر پاسکیر یان لەسەر ئامێری ڕۆیشتن یان خۆ بڵێن ئەپتیکال تویست ئەنجام دەدەم نیو سعاتێک یان 25 دقیقە من بە ڕۆژیم لە ڕەمەزاندا یاریکردن کەمتر دەبێت نابێت تۆ هەر هەموو وەکو پێش ڕەمەزان ڕۆژانە 2 سعات تا 2 سعات کاتژمێر تۆ وەرزش بکەیت دەبی کەمتری کەینەوە بیکەینێ بە 1 سعات کاتژمێر وەرزش بکەین زۆر کیفایەتە لە ئەوەی کە من لەش و لارم چەوری هەیە چەورەکەی ناو ببەم و ماسوولکانشم بەهێز بکەم من بۆ ئەم جاریان بەشی خوارەوەی زیک هەڵدەبژێرم کەوا زۆر لە هەونیشتمانان کێشەی قەڵەویان هەیە لە بەشی خوارێ لە بەشی سەرێت بەش تێنجەکان لێ کاتا توانێت هەستێ بەش بەکاربنی بەڵام بزانام بەشی خوارم بە چەند زۆر یاریەک ئەنجام دەدێت چکە تو هەر ماسوولکەیەک زۆر یاریکردنی خۆی هەیە ئەگەر تو ئەم زۆر یاریانە ئەنجام نەدەیت تو ئەو ماسوولکەیە دانابەزێت لە چەوری لە هەمان کاتشدا ئەو ماسوولکێش لاوازەکەی پێوە دیارە چکە هەر ئێمە نایە بچین ڕاکردن بکەین یا بچین بەس مەلە بکەین ڕاکردنمانە دەسە یاریەکانی هەوایی دەسە یاریەکانی ئاوربیک دەبێ ئەمە یاریەکانی ئاسنش بەکاربین دەبێ ئەمە ئەو ماسوولکانە دانەدانیان دەستنیشانکەن و یاریەکانی چۆن ئەنجام دەدێت و شێوازی ئیشکردنی ماسوولکە چۆنە دەبێ ئێمە ئەنجام دێت ئێستا من حەزەکەم لە بەشی خوارە دەست پێکەم بزانم بەشی خوارە کە پێ دەگوترێت کەرش کە چۆن بتوانم ئەم بەشەی خوارێ تەنها ئەم بەشەی بەکاردێن ناو یاریکردنی ئەوڕۆمان لەگەڵم بن پێویستم بە دۆشێکی وەرزشی هەیە لە بۆ ئەگە دۆشێک وەرزشی نەبێت من پشتم ئازار دەکات دەبێت دۆشەکەمان نەرم بێت و نابی زۆریش ئەستور بێت کەوا من بکەومە ناو دۆشەکە دەبێت دۆشەکە تەنچیە و دەبینن کە دۆشێکی وەرزشیە من لەسەری پاڵەکەەوە دەستم دایمە پشت قاچم لە پشت دادرێن دەستم لەوەی کە بەشی سەرەوەم مسەیترکەم لەسەر بەشی خوارێ قاچم
بەرز دەکەم بۆ سەرە و دەینمە خوارەوە زۆر هاونیشتمانی ئەم یاری ئەنجام دەن لە ماڵ بەڵام زۆر بە سەرایی ئەنجام دەدات ئەمەیان زۆر هەڵەیە ئەو زۆر بەکارهێنانە تووشی ئازاربوونی ماسوولکەکە و نەمردنی خوێن لە بە ئەو ماسوولکەی تووشی ئازاری ماسوولکەش دەبیت هەست دەکەیت زوو هیلاک دەبیت لە هەما کاتدا ماسوولکەکەشت هیچ سوودمەند ناوێت بەڵام هەموو یارێک پێویستی بە تەرکیزکردن هەیە وەکو دەبینیت من بۆ ئێستا ئەنجام دەدەم بەرز دەکەم ئەوەندا کەمتر لە چرکێکراگم دادەبەزێم کە دادەبەزێم لە عاددا نابەزێم با بەو قاچە دەست بکرد بەرز دەکەم و دەینمە خوارەوە ئەگەر ئەو ها من ئەنجام بدەم جارانەکەم هەیە مەسەڵەن قاچەیان 25 جار ئەنجام دەدەم ئەوانی کە کێش دادەبەزێنن لەناو مانگی ڕەمەزان جارانەکانیان کە دەگەیشتە 200-300 جارانی هەر یەک ماسوولکە لەناو ڕەمەزان کەمتر دەکات بەڵام وەرزشکردنەکە لە دوای فتارکردن دەبێت لەبۆی لە من لە فتار دەبی ئەو خۆراکانەش وەرگرم کەوا من پێش وەرزشکردنەکەم بە سعاتێک خواردنەکانم خواردی بێت کەوا خواردنەکانشم پێک دێت لە شیرنێمەنی وەکو خورما وەکو میوەجات وەکو سەوزەوات ئەو جلس مەسە پرۆتینەکان لەبەرەوەی من ڕۆژانە پێویستم بە ئاوکی زۆر هەیە لە لەشدا ئاوم نەخواردووە پێویستمێک ئاو بگەڕێنمەوە لەشم لە دوای پێویستم بە شەکر هەیە شەکر بگەرتووە لەشم چکە من چەند سعاتێکە بە ڕۆژیم شەکر ناو خوێندا دابەزیە خوێن لەناو دابەزیە دەبێت ئەمە خێش بخۆین ڕۆژانەگە خێ نەخۆیت ئاینە توش سەر سووران دەبیت چاوری بە هەمان شێوە دەبێت و چاوریش وەرگریت بەڵام چاوری لە سروشتەکان وەردەگرین ئەنی وەکو بڵێن چەرەزاتەکان لەوان ڕۆژانە 50 غرامەتێت و دەبی وەگریت یاخود لە زەی زەیتونی ئەسلی ئەگە هەبێت لەناو خواردنی خۆت دەکە ڕۆژانە دەیخۆی دەچی وەرزشکردنەکەی خۆت ئەنجام دێ وەرزشکردنەکەی خۆشت پێش ئەم یاد دەست پێ بکەم چارەگێک تا 20 دقیقە ڕۆیشتن دەکەم یاخود 10 دقیقە ڕاکردن دەکەم لە پاشەوی دێمە سەر ئەو ماسوولکەیە کە مەبەستمە لێی ئایا بۆ بەهێزکردنە ئەگەر بۆ بەهێزکردن بێت جارانی کەمتر دەبێت ئەگەر بۆ دابەزینی چاوری بێت جارانکە کەمێک بەرز دەبێت وەکو برێن 4000 هەر قاچی دەڕۆم لەسەر 25 ئەگەر نەتوانی یان کێشی ڕانت قاتت زۆرە قورسە ناتوانێت هەڵگری دەتوانی کەمتری ئەنجام دێ ئەین 10,000 یان 15 یاریکی خۆت ئەنجام دێ وەکو دەبینی یەکەم جا دەست پێکەم بە یەک قاچ دوایە قاچەکەی تر لە پاش هەفتەی تا دووەم هەفتە دەتوانین بیکێ بە هەردوو قاچ ئەگەر توانین بیکێ هەردوو قاچ زۆر چاکە ئەوی تریان هەردوو چامبەرزێک سەر دێنێ خوارێ ئەوەندە بزەوت پێویستە بۆ یارە زۆر هاونیشتمان هەیە بەرز دەکەن زۆر بۆ سەرەوە ئەومان ناوێت هەتوو تۆ ئازاری ماسوولکەش کرد لە پشتت بەڵام ئەوەندا ئەنجامی دەدەی ئەوی تریان بەڵام ئەگە هەفتەیە کەمت بوو بە یەک قاچدا ئەتوانین جار هەیە ڕاگیری یان وە بکە ماسوولکە زەختی لەسەر بێت دادەبەزێنم بەڵام زۆر هاونیشتمانە هەیە دەبینین پێش ڕۆژەکەیان بشتێنن دەچن وەرزش دەکەن ئەمەیان زۆر هەڵەیە لەبەرەوەی تۆ لە هەمان کاتدا کە دەیت چاوی دەسوێنیت شەکر دەسوێنیت ڕوون دەسوێنیت ئاو لە لەشدا فرەت دەی پرۆتین دەسوێنیت تو چەند سعاتێکە هیچ نەخواردەوە چەند کاتژمێرێکە هیچ نەخواردەوە دەچی لە جیاتی تۆ سوودمەند بی زەرمەند زۆر دەبیت ماسوولکە تووشی لاوازبوون و وێران دەبیت یاریکردنەکانمان دەیهێنا پاش فتار بینی فتار و بینی یاریکردنمان دەبێت سعاتێک کات لە بینیان هەبێت ڕاکردن ڕۆژانە نابێت تۆ لەناو مانگی ڕەمەزان بچی 2 سعات یاخود 3 سعات تۆ بەرزی ڕاکردن ئەنجام دەیت نەخێر لە نیم سعات زیاتر ڕاکردن نابی بکرێت لەبەرەوەی تۆ دەتەوێت لەشێکی تەندروست دروستکەیت بەڵام زۆر دەبین هاونیشتمانە زۆر ڕاکردن دەکات بە هیچ شێوازێک نایەتە سەر ئەو ماسوولکانەی کە مەبەستی لە بۆی بە بەهێزی بکات یاخود شێوازەکەی جوان بکات بەڵە خۆشەویستان یاری ئەم زارەشمان ئەم یارێ بکەوە بەشی خوارێ و ماسوولکە چۆن بەکاردێت پێویست مێز ئامێرێکی وەرزش نییە لە ماڵ دەتوانم لەسەر دۆشێکی چوا بەسیت من یارێکی خۆم ئەنجام دەم تا بڕگەی داهاتوو کاتێکی خۆشت بۆتم هاتینە کۆتایی ئەمڕۆی بەرنامەی پاشیف کە چەندین تەوەری هەماڕەنگی لە خۆ گرتبوو هەروەها کار و چالاکیە کۆمەڵایەتی و ئاینیەکانی تورکیا باکووری کوردستان باشووری کوردستانمان بۆ ئێوە گواستەوە لە ڕۆژانی داهاتووشدا بە هەمان شێوە بەرنامەی پاشیف بەردەوام دەبێت لەگەڵتان بە بڕگەی
و کار و چاڵاکی کۆمەڵایەتی و ئاینی جیاواز ئێمە وەکو هەموو ڕۆژەکانی دیکە بێوەڕا دەگەینین کار ڕۆژانە بەڕامەی پاشیف تەوەری ئاینی و تەندروستیش لە خۆ دەگرێت و ئێوەش دەتوانن سوود لەو تەوارانە ببینێت. بەڕێزان وەکو هەموو جارێک بەرنامەی لە کۆتایی بەرنامەی پاشیفدا فیچەرێکتان بۆ ئامادە دەکەین. فیچەری ئەم جارەمان ڕەنگە هەندێک جیاواز بێت و دوور لەو کار و چاڵاکیانەی کە ئێمە باسمان کرد تایبەتە بە هونەر ئەوش لەسەر ژیانی هونەرمەندێکی شاری هەولێرە کە هونەرمەند عارب عوسمانە کە شارەزایی لە مەقامات هەیە هەروە حەیرانبێژێکی زۆر بەناوبانگە و هەوادارێکی زۆری لە هەرێمی کوردستان هەیە. عارب عوسمان دەڵێت لە کاتێکدا خەڵک کۆچ دەکات بۆ دەرەوە ئەو دەڵێت من شەقامەکان و کۆڵانەکانی تەیراوە بە هەموو بەرلین و پاریس و لەندەن ناگۆڕمەوە. هەروەها گلەی لە ئەو هونەری ئێستا هەیە دەڵێت دوای کۆچی دوایی زۆرێک لە هونەرمەندا بەناوبانگ و بە تەمەنەکان ئێستا هونەری کوردی ینی وەک خۆی دەڵێت کۆتایی هاتووە. بەرحاڵ لە دەمی خۆیەوە زۆر شتی دیکە دەبیستن و دەیبینین. ڕێزان بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەی پاشیف لە ماوەی ڕابردوودا بە یارمەتی هاوکارانم پێشکەشمان کردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و بەختەوار بێت.